سڵاوی خۆی گەورەتان لێبێ و ئەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەر ملا پرۆگرامێکی نوێی پەیامی ڕۆژ هاتوونەتەوە خزمەتان بە کۆمەڵێک تەور و بڕگە و بابەتی نوێ بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. سڵاتان لێبێت ئازان و خۆشەویستان خۆشحاڵی لە بەرنامەیەکی نوێی پەیامی ڕۆژ لە خزمەتانە دەبین. ئازان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردین لەو تەوەرانەی کە پێشکەش بە ئێوەی ئازیزی دەکەین لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی ڕەوەندی ئیسلامی دەکەین لە وڵاتی ئەڵمانیا دەبزانین لەوێ بانخوازان و مسلمانان چۆن مامەڵەیان لەگەڵدا دەکرێت وەروەها باز لەوە دەکەین کە ئایا حکوومەت و لایەنە پەیوەنددارەکان تا چەند هاوکاری مسلمانان لێرە لەوێ باز لەوە دەکرێت کە ڕێگری هەیە لەوەی کە ئاینی پیرۆزی ئیسلام بڵاو بکرێت و وەروەها باز لەوە دەکرێت کە ناهێڵن لە مزگەوتەکانەوە بانگ بدرێن بۆیە گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بزانین کە لەوێ ڕەوەندی ئیسلامی بە چ ئاقارێکدا دەڕوات وەروەها کاری بانخوازان چۆن بەڕێوە دەچێت وەروەها لە تەوەری دومی بەرنامەکەشماندا باز لە کاریگەری پرۆسی پەروەردە بۆ تاک و کۆمەلگا دەکەین کە ئەو تەوەرێمان پەروەردەیە و بزانین پەروەردە چ کاریگەریکی باشی دەبێت لەسەر تاک و کۆمەلگا. زۆر باشە دەست خۆشدانیار بەڵە بەڕێزان وەک هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشەوە فەرموون با پێکەوە بینەربی. دووبارە سڵاتان لەبێت ئازان و خۆشەویستان لە تەوەری یەکەمی بەرنامەکەی ئەمڕۆماندا باز لە ڕۆڵی ڕەوەندی ئیسلامی دەکەین لە وڵاتی ئەڵمانیا زانین لەوێ کاری بانخوازی چۆن بەڕێوە دەچێت وە بارودۆخی مسلمانان لە چ ئاستێکدا وەروها لایەنە پەیوەنددارەکان و حکوومەت لەوێت تا چەند هاوکاری مسلمانان بۆی کە پەیامە پیرۆزەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بگێنن و لێرە لەوێ باز لەوە دەکرێت کە لەوێ ڕێگە نادرێت مزگەوتەکان بانگ بدرێت بزانین ئایاوانە ڕاستەوە تا ئێستا هیچ ڕێگرێکی لە بڵاوکردنەوەی ئاینی پیرۆزی ئیسلام گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا کەمال جەلال بانخواز و دانیشتووی ئەڵمانیا. مامۆستا زۆر بەخێر بێت. سپاس دەکەم خوای گەورە پاداشتی خێر بۆم دەرفەتە. مامۆستا گەلەوە دەست پێ بکەین لە ئێستادا ئیسلام و گەشەکردنی ئیسلام لە وڵاتی ئەڵمانیا چۆن گەشە دەکات و چۆن بەڕێوە دەچێت؟ خۆی ئەگەر سەیری ئێستای موسڵمانان بکەین لە ئەڵمانیا ئەبێ سەیری یعنی سەرەتای هاتنی موسڵمانان بۆ ئەڵمانیا چۆنە، چونکە ئێمە باسی وڵاتێک ئەەکەین کە دانیشتوانی ئەو وڵاتە بەڕەگەز موسڵمان نین. دانیشتوانی ئەو وڵاتە پێکهاتەی ئاینێکی ترن کە ئاینی مەسیحێتە و پاشان کەمینەیەکی کەمی یەهودێتیشی کا بۆ لەسەر دەمی خۆیان. هاتنی موسڵمانان ئەگەڕێتەوە بۆ دوای کۆتایی هاتنی جەنگی جیهانی دووهەم کاتێکە موسڵمانان ڕویان لە وڵاتە کردووە و ئەو وڵاتە پاش وێرانبوونی لە شەڕی جیهانی دووهەمە پێویستی بەوە بۆ کە خەڵکانی وەکو کارکەر بێنە ئەو وڵاتە ئاوادان بکەنەوە. جا بەشێکی زۆری موسڵمانان بەگرێ بەست هێنراون بۆ ئەوەی ئەو وڵاتە ئاوادان بکەنەوە لەو وێرانکاری کە ڕووی تێکردووە. ئەوەش لە تورکیا و لە وڵاتانی سەروی ئەفریقیاوەتە لە تونس و جەزائیر و مەغریبەوە هێنراونەتە ئەو وڵاتە بۆ ماوەیەکی کورت سەرەتا هێنراون ئەو ماوە کورتە لەوێ بژین و پاشان کە کاریان پیان نەما بگەڕێنەوە. بەڵام دیارە
لەبەر ئەوەی وڵاتێکی پیشەزازی و ئاودانێکی باشی تیاکراوە مسلمانان توانیوانە جێپەنجەی خۆیان هەبێت لە ئاودانکردنەوەی ئەڵمانیا ئەوە هەی لێکردوون و کە بۆ ماوەیەکی درێژ بمێننەوە و وردە وردەکە بمێنەوە مجا خێزانیان بهێنن مجاوەچەکانیان بهێنن هەتاوکو وهای لێدێ لە ساڵەکانی هەشتادا ژمارەی مسلمانان زۆر ئەبێ و هەتاوکو ئەو کاتەش ڕێگە نادرێت کە مسلمانان شتیان هەبێ واتە ڕێگە نادرێت کە خان و بەرە بکڕن کە دوکان بکڕن ئیتر لە ساڵەکانی هەشتا کە سیر ئەکەن ڕێژەکە زیاتر ئەبێ ئەمجا ڕێگە پێ ئەدرێ کە ئەو مسلمانانەی کە هاتوون و ئەو خەڵکە بێگانەی بەگشتی کە هاتوون ڕیان لە وڵاتە کردووە وردە بن بە هاوڵاتی ئەو وڵاتەوە جێگەیان هەبێت و پێگەشیان هەبێت و بتوان خۆیان جێگیر بکەن لەوەوە جارێکە یعنی وەک بڵێ هەستێکی بەخۆبوون و نیشتمانەتی لە ناو مسلمانەکانە دروست بووە و ئەوای کردووە ڕێژەی مسلمانان وردە وردە لە زیادبوونایەوە بەرەو سەر بچێت هەتاوەکو ئێستاکە ئێمە کە باسی ساڵی 2021 ئەکەین یعنی لە ماوەی 7 ساڵی ڕابردووە ئەتوانم بڵێم ڕێژەی مسلمانان ئێستاکە گەشتۆتە نزیکی 6 میلیۆن بە 7 میلیۆن مسلمان لە ئەڵمانیا کە بە ڕێژە ئێستاکە ڕێژەیەکەواتە لە سا حوت بۆ لە سا هەشتی دانیشتوانی ئەو وڵاتە مسلمانن زۆر باشە مامۆستا لە ئێستادا حکوومەتی ئەڵمانیا مامەڵی چۆنە لەگەڵ مسلمانان بەگشتی و لەگەڵ ڕەوەندی کوردی لەوێ ئەوانەی کە وەگەوەی کە جەنابیشت لەوێت کاری بانخوازی دەکەی خۆی حکوومەتی ئەڵمانی هەتاوکو ئێستا هەتا ئەم قۆناغی ئێستا یعنی بەڕاستی ڕێز دەگیراوین ئێمەوەکو مسلمانان ئەبێ ئەو ڕاستیە بڵێن و ئازادیەکی بەرفرەمان هەیە زیاتر لە وڵاتانی بڵێم زۆربەی زۆری وڵاتانی ئیسلامی ئەگەر بەراورد بە وڵاتانی ئیسلامی بکەین لە هەندێ کاری بانکخوازیەوە مسلمانان لەوێ ینی ڕەوەندێکی گەورەیە و ڕەوەندێکی شەکە کاریگەری هەیە ڕۆڵێکی گەورەی هەیە لە ژیانی خەڵکیدا لە ژیانی ئەو وڵاتە بەگشتی ینی ئێستاکە ئەوەی ئەو بەشەی کە ئێمە لەوە ئەچێتیا لاواز بین هەتاوکو ئێستاکە لە ڕۆسیاسیەکەەوە ئێمە زۆر کاریگەر نەبین ئەینها لە ڕۆ ئابوووریەکەەوە لە ڕووی جوڵانەوە لە ڕووی پێکهاتەی کۆمەڵایەتیەوە ڕەوەندی مسلمان لە وڵاتەدا بەهێزە و کاریگەری هەیە لە ڕووی ئازادیەکانەوە ئازادیەکان ڕێژەیە واتە ناتوانم من بڵێم 100% ئازادیەکی تەواومان هەیە ئەگەر ئێمە بەراوردی بکەین لە هەندێ ڕۆ ئێمە ئازادترین لەم وڵاتانەی خۆمان کە تایدا ئەژین ینی لە ڕووی بانگوازکردن بۆ ئیسلامەوە لە ڕوویکردنەوەی مزگەوتەکانەوە لە ڕووی بەڕێوەبردننی قوتابخانەکانەوە چۆنێتی دانانی منهجی مزگەوتەکان لە ڕوویکردنەوەی کاتی مزگەوتەکان ئەمانە لە هەندی وڵاتی ئیسلامیان ڕێکی پێ نەدراوە ئەوەی کە سنووردارکراوە بریتە لەوەی کە هەندێ شت هەیە کە ئێمە ینی ناوی ئەبین بە شعائری ئیسلام لەوێ بە تاکو ئێستاکە ڕێگەی پێ نەدراوە یعنی یەکێک لەوانە بریتە لە بە بانکدان بە ئاشکرا لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا 83 میلیۆن ینی تقریبا 500,000 دانیشتووی هەیە بە سەدان و بە هەزاران گوند و شار و شارۆچکەی هەیە یعنی تاکو ئێستاکە لە 50 شارۆچکەی ئەڵمانی ڕێگە پێدراوە کە بانک بدرێت ڕێگە پێدراوە بە 3 بانک ڕێگەی پێدراوە ینی بانگی نیوەڕۆ بانگی عەسر و بانگی مەغریب ڕێگەی پێدراوە ئێستاکە ئەمەی کە هەوڵ ئەدرێت کە ئینشاءالله ئەگەر بێت و دەستپێکێکی باش بێ بە ئیزنی خوای گەورە بۆ ئەوی بتوانێت لە شارە گەورەکانی شارە داهاتووە بکرێ کە ئەمە هەوڵێکی حکومت نییە بەڵکو هەوڵێکی شارەوان نییە بە تەنها خۆی داوێتی کە شارێکی وەکو کوێلن لە ئەڵمانیا بە شاری پێکەوە ژیان پێکەوە ناسراوە کە شارێکە ڕێژەی مسلمانان لەو شارە کەم نییە شارێکی میلیۆنیە بەڵام 112,000 مسلمانی تایە زیاتر لە 55 مزگەوتی تایە ئەگەر بانگی بەردەوام تدابێت زیاتر خەڵک ڕوو لە ئیسلام و مسلمان بوون دەکات لە بەوەی کە بە دوواداچوونی بۆ بکات لەوانەیە شارەزای بانگ نەبوو بێ شارەزای ئەو دەنگە نەبێت دەیە بزانێت چیە و ئەوەش کاریگەری باشی دەبێت قسەکەی جەنابەت زۆر دروستە زۆر ڕاستە بەڵام کێشەکە بریتێ لە چی کێشەکە لێرە وها باز ئەەکەین وازانی ئەو وڵاتانە وڵاتێکی کە ئەڵین علمانیە واتە هیچ باگراوەندێکی ئاینی نییە ئەمە دروست نییە ئەو وڵاتانە باگراوەندێکی ئاینی یەکجار بەهێزی هەیە یعنی ئاین لە وڵاتەدا کاریگەریەکی زۆر زۆری لەسەر ژیانی خەڵکەکە هەیە ئەگەر کەسێک وا بزانێت کە وڵاتانە هیچ پەیوەندێکی بە علمانیەوە نییە بە دینەوە نییە نەخێر ئێستاش لە وڵاتی ئەڵمانیا گەورەترین و بەهێزترین و کاریگەرترین کەنیسەکانی کە کانیسەی کاتۆلیکی و کەنیسەی پرۆتستانتیەوە تا ئێڤانگێلیشە زۆرترین و گەورەترین ئەندامیان هەیە یعنی کەنیسەی کاتۆلیکی 20 میلیۆن ئەندامی هەیە
20 ملیۆن ئەندام هیچ حیزبێکی ئەڵمانی لە ئەڵمانیا 2 ملیۆن ئەندامی نییە ئاگادار بن 2 ملیۆن ئەندامی نییە واتە کەنیسەی کاتۆلیکی 20 ملیۆنی هەیە کەنیسەی ئێڤانگەلیش 21 ملیۆنی هەیە لە ڕووی خۆنووسینکردنەوە واتە ئەگەر سەیری پێکاتی وڵاتە بکەین لە 154 سەر بە کەنیسەیە واتە ئامادەیە ئەندام بێ لە کەنیسا کە ئەندامی لە کەنیسا بەس ئەوەندەنی ئەندامێک بی لە کەنیسا ئەبێ بەشێک لە داهات و بژێوی ژیانی خۆت دابین بکەی بۆ ئەواتە لە 102 کەواتە من بەستەکەم چیە لێرەوە ئەمە بڵێم بەستەکەم ئەوە بڵێم ئەم نەخشە ئاینەی کە هەیە کاریگەریەکی هەیە لەسەر نەخشە سیاسیەکە واتە سیاسەتمەدار ناتوانێت بڕیارێک بدا ئەگەر نەگەڕێتەوە بۆ ینی بڵین لایەنە ئاینەکە هەتاوەکو پرسی پێ بکات چونکە لایەنە ئاینەکە دەوڵەتێکە لە سێبەری دەوڵەتێکە کاتێکیش کە دەوڵەتێکی هەبوو لە سێبەری دەوڵەتێکە پێویستی بە پرسکردن هەیە کاتێکە بانک بەرز بکرێتەوە لە مزگەوتەکانە ئەمە واتای ئەوە ئەگەێنێ کە وڵاتی ئەڵمانیا وڵاتێکە دان بە ئاینی ئیسلامە ئەنێ وەکو ئاینێکی ڕسمی و تاکو ئێستاکەش ئەمە بە ڕسمی نەکراوە تاکو ئێستاکە ئێمە وەکو موسڵمانان بێبەشین لەو بەروبوومەی کە وەکو ئاینێکی دانپێنرا و دانمان پیابێت چونکە ئەگەر دانرا بە ئاینی پیرۆزی ئیسلامە ئەبێ موسڵمانانیش بەشێکمان هەبێ لەو داهاتەی کە لەو وڵاتە هەیە وەکو چۆن کەنیسە هەیەی زۆر باشە مامۆستاوەگەوەی کە ناتوانێت بانگ بدرێت بەڵام ئایا دەرگای مزگەوتەکان ینی ئازادن کراوەی ئەو ئەتوانن بچن لەوێ پەرستەکانی خۆتان ئەنجام بن؟ بەڵێ حەزم یەکشت بڵێم دروستکردنی مزگەوت و کردنەوەی دەرگای مزگەوت شتێکی زۆر ئاساییە لێ واتە دروستکردنی مزگەوت شتێکی قورس نییە شارەوانی ڕێگە دەدات شارەوانی بە چ شێوەیەک ئێمە بێ ینی شتەکان بۆک بڵێ بە خاڵ بەخاڵ یەکەم دروستکردنی مزگەوت پێویستی بە 7 ئەندام هەیە واتە هەر ڕێکخراوێکی مەدەنی دروست بکەیت چه ئاینی بێ یان لە بواری مەدەنیان لە بواری وەرزشیان لە هەر شتێکی تراکار بکە پێویستی بە 7 ئەندامە 7 ئەندامت هەبێ ئەو 7 ئەندامە ینی ئیمزا بکات لەسەر ئەوەی کە ئەمان ئامادەن پێکەوە کارێک بکەن و یاسایەک بۆ ئەو ڕێکخراوەی خۆیان دابنێن دادگا ڕێگە ئەدا کە ئەم ڕێکخراوە دروست بکرێتەوە ئەو ڕێکخراوە ڕێگە پێدراوە هیچ کێشەیەکی تیان نیە کەواتە دروستکردنەکەی وەکو دروستکردنەکەی لە ڕووی فەرمی ئەوە شتێکی زۆر ئاساییە ئەکەوێتە سەر کردنەوەکەی و دامەزراندنەکەی لە جێگەیەەکە لێرە ئەمە کێشەی دووهەمە بریتە لە چی ئەو شوێنی کە تۆ ئەوتەوێ بیکەی بە مزگەوت یان ئەوتەوێ بیکەی بە پەرستگا واتە شوێنێک کە خەڵک خواپەرستی تیا بکە ئەبێ کۆمەڵی یاسا و ڕێسایی خۆی هەیە ئەبێ ئەو ڕێسا و یاسایانە بگیرێتە بەر ئەگەر نەگیرێتە بەر ڕێگریت لێ ئەکەن ئەگەر بتەوێ مزگەوت دروست بکەی ئەمەیان قورسە ئەم قۆناغی دوای ئەوە قورسە ئەینا شوێنێک بەکرێ بگری نوێژ و عیبادەتی خۆتی تیا بکەی ئەگەر دراوسێ شکاتی لێ نەکەن و کێشت بۆ دروست نەکەن و پەیوەندی بە شارەوانیوە نەکەن بە ئاسانتر ڕێگەکە وەرەگری بەڵام بەپێی ئەو یاسا و ڕێسانەی کە دانراوە بێ ئەو شوێنە پارێزراو بێ لە سووتان ئەو شوێنە شوێنی ڕاکردن و دەرچوونی لێ هەبێ ئەو شوێنە پارکی سارەی هەبێ بە پێی پێویستی و بە پێی گەورەی ئەو شوێنە ئەمانە ئەبێ ڕەچاو بکرێ پاشان ئەگەر ئەمانە هەمووی پێکەوە گونجاو بوو ڕێک و پێک بوو هیچ کێشەیەک نەبوو کردنەوەی مزگەوتەکە زۆر ئاساییە کرێی ماگانە ئەدەی یان شوێنەکە ئەکڕیت ئەیکەیتەوە بەڵام دروستکردنی واتە ئەگەر بتوێت بناغەیەکی بۆ دابنی بە ناوی مزگەوتەوە بیکەیتەوە ئەمان تۆزێ قورسە بۆ ڕێگە نادەن ئەمە ڕێگە ئەدەن بەڵام پێویستی بە چییە پێویستی بە تێپەڕبوون هەیە بە کۆمەڵێ فیلتەری بەڕاستی وردا یعنی 15 ڕێکخراوی حکومی ئەبێ بە دوچوونی بۆ بکەن شوێنەکە گونجاوە بۆ ئەوەی کە ببێک بە مزگەوت شوێنەکە جێگەی وەستانی ساری هەیە شوێنەکە بەو شێوازەیە کە دانراوە کە ڕێگەی پێدراوە حکوومەتی ئەڵمانی یعنی ئەوە نییە کۆمەڵی خێرخواز وەکو لای خۆمان ینی زەویەک ببەخشن و مزگەوتێکی لەسەر دروست بکە و کۆتایی نە ئەبێ بەو فیلتەرانە تێپەڕ بێ ئەگەر بەوانە تێپەڕ بوو ئەگەر گونجاو بوو ڕێگە پێدراو بوو لە ڕووی یاسایی وەکو چۆن باسی لێوە کرابوو ئەو کاتە کێشە نابێ بەڵام ئەبێ ئەو کەسەی کە ئەو کارە ئەکا بەڕاستی ئەبێ وەک بڵێ دان بەخۆیان بگرێ و ئارامی هەبێ ینی ئەمە ماوەی 3 ساڵمان پێچوو هەتاوەکو مافەقەمان وەرگر بۆ دروستکردنی مزگەوتێک وەڵامەکەت ماوە نەگرتەوە بۆ ئەو عیبادەت و پەرستەکان چۆنە لە مزگەوت لێ چۆن ئەنجام دەدرێت کراوەیە مزگەوتەکە مزگەوت بە دەستی خۆتە کردنەوەی مزگەوت ینی حەز ئەەکەی مزگەوت لە بەیانیەوە بیکەرەوە هەتاوکی ئارە کەس ڕێگریت لێ ناکە مەگەر مزگەوتێک خۆی کاتی دانابێ لە یاساکانی خۆیان
کە ئێمە لەم کاتانە بە تایبەتی ئەیکەینەوە واتە ئەگەر مزگەوتێک کردیەوە بەیانی کردیەوە نوێژی بەیانی هەتاوەکو ئێوارە مزگەوتەیەوە هەیە کامیری دانا و یان مامۆستاکە مزگەوتەکە لە تەنیشتی مزگەوتەکە ماڵەکەی کراوەیە هەر کەسێک دێتە ژوورەوە کەی دێتە ژوورەوە کەی ئەچێتە دەرەوە کەس ڕێگری لێ ناکە نەخێر هیچ کاتێک ڕێگری لێ ناکرێت ئەوەی کە لێرە لە هەندێک وڵاتی ئیسلامی یعنی هین ئەکرێت کە مزگەوت ئەبێت دابخرێت و ئەبێ کاتێکی دیاری کراویە بێ لەوێ ئازاد هەرکاتیانەوە زۆر باشە لە کردنی نوێژ بە کۆمەڵە لە وتاردانە ئایا ئەتوانن بەڵنگۆ بەکاربێنن یان ئەویش ڕەگە پێدراو نییە وەکەوەی کە ناتوانرێت بانک بدرێت خۆی ئەوەی کە ئێستا وتاری هەینی بەڵێ وتاری هەینی بە هیچ شێوەیەک ڕێگە پێ نەدراوە کە لە ڕێگەی بڵندگۆکانەوە بگوازرێتەوە ئەوەی کە ئێستا ڕێگەی پێدراوە هۆڵی بۆ ئەدرێ ئەوەیە بەس ینی بانگی نوێژی هەینی لە خەمی چیانی بۆ ڕێگرنەوە دەچی ئەترسن وەکو پێم وتی ئەمە خۆی پێویستی بەچی هەیە پێویستی بە گۆڕانکاریەک هەیە کە دەست پێ بکە لە کۆمەلگا شتێکی ئاسایی نییە پێم وایە ئێستاکە ئێمە خۆمان لە وڵاتان لە ئیسلامی خۆمانە وهر ڕاهاتوین کە پێکهاتەی ترمان لە ناوە بووە یعنی پێکهاتەی مەسیحیمان تیا بووە پێکهاتەی یەهودیمان تیا بووە پێکهاتەی یەزیدی تیا بووە یعنی کۆمەڵێ شت ئێمە لەسەری ڕاهاتوین بەڵام ئاسایی نییە لە وڵاتانی ئەوروپا بە تایبەتی ئەوروپای ڕۆژئاوا ئەوروپای ڕۆژئاوا تاوەکو ڕادەیەکی زۆر مسلمانانی تیا بووە لە سەردەمێک لە سەردەمەکانە خلافەتی عوسمانی دەسەڵاتدار بووە بەڵام وڵاتانی ئەوروپای ڕۆژئاوا یعنی پرتغال و ئیسپانیا لێ دەربکە لە خوارەوە ئەوانی تر نامۆن بە کولتوری مسلمانان بۆیە یعنی کاتێک کە تۆ ئەبینی ئاینێکی تازە دێتە ئەوێ بە کولتورێکی تازەوە ترسێکی گەورە هەیە لە چی لەوەی کەم ئاینە باڵا دەست بێ لە داهاتوە ئەمە کێشەکەیە باڵا دەست بێ لە داهاتوە و بەپی ئەو یعنی وەک بڵێ ئەو سەرژمێرانەی کە هەیە ئاینی ئیسلام لە وڵاتە لە پێشکەوتنایە ڕۆژ لەگەڵ ڕۆژە بەرەو پێشەوە ئەڕوە ڕێژەکەش زیاتر ئەبێ چونکە ئێمە ئەگەر سیر بکەین لە ماوەی ئەو 70 ساڵی ڕابردووە یعنی ڕێژەکە مەترسیدارە لە ڕووی ئەو کەسانەی کە بە ڕوویەکی نەتەوەی و بیر ئەەکەنەوە و پێشیان وایە ئەبێ ئەو وڵاتانەوەکو خۆی بمێنێتەوە واتە چ لە ڕووی نەتەوەیەوە چ لە ڕووی ئاینیەوە گۆڕانکاری بەسەر نایە بۆیە کێشەکە بریتێ لەوەی ئەبێ ئەو هەست و نەستە لە ناخیانە دروست بکرێ کە ئەم وڵاتانە پێکهاتەیەکی تری هەیە ئەمانەی کە هاتوون میوان بوون جاران بەڵام ئێستا هاوڵاتین قۆناغی هاوڵاتی بوون و دانان بە مافەکانی هاوڵاتی بوون کارێکی ئاسان نییە یعنی ئێمە ئەگەر ئێمە خۆن ئێستا بڵین لە کوردستانی خۆمانە یعنی لە سلێمانیا کاتی ئەبینی پێکاتەیەکی عەرەبی ڕوو لێرە ئەکا ئەبینی دوای ماوەیەک مەترسیەکی زۆر ئەبێ ئەمە زیاد ئەبێت جێگە و ڕێگە ئەگرن شوێن ئەکڕن وایان لێ دێ کە ببن بە پێکهاتەیەک لێرە کە ڕۆژە لە ڕۆژان ئەم پێکهاتانە لەمانە نەبووە بەڵکو لە شارەکانی ترا بووە بەلاتەوە ینی وەک بڵێ تۆزێ جێگەی مەترسیداریە ئەوەیە کەوا ئەکا کە هەبێەوە پاشان لەم ساڵانی دواییە بەڕاستی کۆمەڵێ حیزبی ڕاستڕەوی نەتەوە پەرست و دژ بە مسلمانان دروست بووە لەسەر تاسەری ئەوروپا دژایەتێکی زۆری مسلمانان ئەکەن بە ئاشکرا بەرنامەکانیان زۆر ئاشکرایە کە زەربێک بەسەر کەنیسا بەسەر یعنی مناری مزگەوتەکانە ئەهێنن کە نابێ مزگەوت دروست بکرێ کە ئەبێ ڕێگری بکرێت لەوەی کە مسلمان ئافرەتی مسلمان پۆشاکی مسلمانانە بپۆشێ یعنی ئەمانە چونکەمانە دیاریدەیە ئێمە کاتێک کە باسی شعائرەکانەکەین بوونی ئەو شعائرانەوە تە بوونی تۆ ئەچەسپێنن لە وڵاتە ڕاستە مامۆستا لێ سەبارەت بە حیجاب چی لە دام و دەستگاکان لە خوێندن هیچ ڕێگرێک هەیە بۆ ئافرەتێکە ئەگەر حیجاب بپۆشێت خۆی کێشەکە بریتێ لە چی کێشەکە وردە زەقتر ئەبێتەوە ئێمە سواز بەخوای گەورە لە شارە گەورەکانە ئەگەر بڕۆیت ئەبینی بەشێکی زۆر ڕێژەیەکی زۆر لە مسلمانان ئەبینی ئەو مسلمانانەی کە لە وڵاتن ئەو مسلمانانەی کە دانیشتی ئەو وڵاتن ئەیان بینی نییە لە چک بەسەرێکی زۆر هەیە ئافرەتانێکی زۆر کە بە پۆشاکی ئیسلامیەوە دەرئەکەون ئەمە وەها ئەکا هەر هاوڵاتیەک مافی ئەوەی هەبێ کە وەک بڵێ شکاتێک بکە لە نایانی حکومەتەوە تاکو ساڵانی پێشوو ڕێگەری نەبوو لەوەی کە مسلمان بە حیجابەوە بڕاتە هەموو شوێنەکان شوێنە حکومیەکان شوێنە فەرمیەکان مامۆستا دەرز بڵێتەوە بەڵام ئەمە گشتگیر نییە ئەمە لە هەموو شوێنەکان نییە ئێمە هەندێک هەرێممان هەیە ئەم شتانەوەک بڵێ بەلایەوە دروست نییە هەندێکی تر هەیە ڕێگەی پێ ئەدات بەداخەوە بڕیارێک لە ساڵی ڕابردووە دەرچوو لە پەرلەمانی ئەوروپیەوە
کە ڕێگە بە خاوەن کار ئەدات ئەگەر ئافرەتێک باڵا پۆش بێت ڕێگە نەدا لەو شوێنە کار بکە. بەڵام ئەمە ئەکەوێتەوە سەر تاکە کەسەکە. من کاتێک کە خاوەنی کارگەیەکەم ئەگەر ئافرەتێکی باڵا پۆش هاتە لام ئەتوانم پێی بڵێم من ڕێگە نادەم لێرە ئیش بکەم. بەڵام تاکو ئێستاکەمە نەبوو بە شتێکی وەک بڵێ گشتگیریان کاری پێ بکرێ. بەڵام قوتابخانەکان مافی ئەوان هەیە. بەڵام لە هەمان کاتیشان دێ قوتابخانەیە زۆر بە ئاسایی وەری ئەگرێت و ڕێگری ناکاتەوە. زۆر باشە مامۆستا، ئایا ئێوە وەکو ڕەوەندی کوردی لەوێ چۆن کار و چالاکیەکانتان ئەنجام مەدەن یا خۆت ئێستا لەوانەیە ینی موسڵمانی دیکەی تێدا بێت پێی خۆش بێ بەشداری لەم کۆڕکۆبوونەوانەیە بکە، لەم نوێژی بە جەماعەیە بکە، لەم وتاردانەیە بکە، ئێوە چۆن کۆ ئەبنەوە؟ ینی بە چ ڕێگایە کۆیان ئەکەنەوە وەگەوەی کە ڕێگە نادرێت بانگ بدرێت؟ بەڵێ خۆی ئەوەی کە ئێمە هەوڵ ئەدەین وەکو کوردەکان بە تایبەتی بریتە لەوەی کە کۆمەڵێ وەک بڵێ مزگەوت و جێگە هەبێ بۆ ئەوەی کە خەڵکی تیا کۆ بێتەوە. کاتێک کە مزگەوت ئەبێ لەوێ بە ڕێگەی سوسیال میدیا و ئەتوانین شتەکان باشتر بگەیەنرێت، خەڵک مزگەوتەکانیان پێ بناسیێنین و بە زۆری ئەو کوردانەشی کە لە شارێکا کۆ ئەبنەوە لەگەڵ یەکتریا پێی خۆش بێ و پێی ناخۆش بێ و خەڵکی مزگەوت بیان مزگەوت نەبێ هەست و نستێکی نەتەوەی لەلا دروست ئەبێ. بە تایبەتی کاتی بینێ مزگەوتێکی کوردی هەیە ڕوو لەوێ ئەکایتر ئەو هەستەی لەلا دروست ئەبێ و دیاریشین ئەمەیانی بڵێم ئەو شارانەی کە زۆر کوردی تایە ئەبینی شتی کۆکەرەوەی زۆرە لەگەڵ یەکتریاکە. ئەو شتانەی هەیەە لەگەڵ یەکتریا کۆیان ئەکاتەوە وها ئەکا لە یەکتری نزیک ببنەوە و ئەو جێگەی کە هەیە بە یەکتری بناسیێن. واتە من یەکێکتر ئاگادارم کەم و ئەویتر یەکتر ئاگادارەکاتەوە. ئەگەر کەسێک خۆی نەیە ئەمجا ئەویتر مناڵەکەی لەگەڵ خۆیان ئەهێنێ، مناڵی لەگەڵ ئەویترا ئەنێرێ. چونکە ئیشی مزگەوتەکانی ئێمە بە تەنها وەک کوردستان نییە. بەداخەوە منەڵێم مزگەوتی کوردستان ئێستا بەس پەرزگایە. هیچ ینی مزگەوت ئێستاکە لە قۆناغی ئێستا دەرس بخوێن دەمخۆست. من پێم وایە قۆناغی ئێستەی مزگەوت لە کوردستانە پەرزگایەکە و بە تەنهاواتە مەعبەدێکە. ئەچی عیبادەتکەی تیا جێبەجێ ئەەکەی تو دێتە دەرەوە. ئیتر لە هەندێکیا دەرگاکەدا ئەخرێت بۆت نییە دوای بچیتە ژوورەوە. ئەگەر بچیت لە بەشێکی بچووکدانراوە لەو کوڕێبواری نوێژەکەت بکە بڕۆ. لەوێ مزگەوت وانە. مزگەوت پێم وایە ئێستاکە لە ئەوروپا مانای مزگەوتی سەردەمی پێغەمبەر دروستایی خۆی لەسەر بێ زیاتر ئەگەێنێ هەتاوەکو مزگەوت لە وڵاتانی خۆمانە. چونکە مزگەوتی سەردەمی پێغەمبەر دروستایی خۆی لەسەر بێ بنکەیەکی موسڵمانانە بەگشتی. واتە پێگەیەکە بۆ کۆبوونەوەی موسڵمانان بۆ دانیشتن لەگەڵ یەکتری، بۆ چارەسەرکردنی کێشەکان، بۆ دامەزراندنی ژیانی هاوسەرگیری، بۆ پەروەردەکردنی نەوەیەکی نوێ. ئەمانە هەمووی لەناو مزگەوتێکە کار و چالاکی ئەنجامیان ئەیەن. هەمی وەکو کار و چالاکی ڕێگری ناکاتێتە. سپاس بخوای گەورە تاکو ئێستاکە ڕێگیری نەکراوە. یعنی ئەمە من باسی مزگەوتی خۆمان بکەم سپاس بخوای گەورە 150 قوتابیمان هەیە. یعنی لە تەمەنی 6 ساڵیەوە هەتاوەکو تەمەنی 20 ساڵی کە لەناو مزگەوتا پەروەردە ئەکرێت لەسەر مەنهەجێکی جوان بە زبانی کوردی، هەمفێری زبانی کوردیان ئەکەین، هەمفێری ئاینیشان ئەکەین. ئەمە زۆر گرنگە. ئەمە هەر ڕەوەندی کوردیە لەوێ یاخود خەڵکی ئەو ناوچەیە ژیان خەڵکی ئەو وڵاتەژەر بەشداری کۆڕکۆبوونەوەکانتانەکەن. خۆی ئێمە ئەگەر سەیر بڵێ خوشەشەدا پێم وایە ئێمە وەکو موسڵمانانی کورد لەوانی تر زۆر لە دواترین. زۆر لە دواترین. چونکە ئێمە هەچی هەوڵێک ئەدەین، هەوڵی تاکە کەسانەیە، هەوڵی خۆبەخشانەی خۆمانەیە. واتە هەموو خێزانێکی کوردی کە من سوپاسی یەکەیەکی موسڵمانانی کورد زبانی خۆمانەکەم لێ بەڕاستی کە یعنی لە خزمەتی مزگەوتان لە هەوڵی دروستکردنی مزگەوتان بەبێ ئەوەی هیچ کەسێک یارمەتیمان بە. ئێمە ئەگەر سەیری تورکیا بکەین، تورکیا ینی لە ناو وڵاتی ئەڵمانیا 3200 مزگەوتی تایە. ڕێژەکە زۆرە 3200. لەوانە 2000 مزگەوت بەرەو سەرەوەی تورکیە. لە ناو ئەو مزگەوتانە 1350 مزگەوتی مەلای تورکی، واتە تورکیا حکومەتی تورکی نەک لە سەردەمی ئێستای ئۆردوگان بڵێن ئۆردوگان حیزبێکی ئیسلامیە، لە سەردەمی کەمالیەکانە مەلایەن بۆ ئەنارد بۆ ئەوەی لەوێ مەلایەتیان بۆ بکە، ئاینی خۆیان بپارێزێ و زمانی خۆشیان بپارێزێ. ئەمە کارێکی زۆر زۆر گەورەیە. نەکەر بۆی بینێریتە ئەوێ بڵێ من مامۆسایەکەم ناردۆ خۆتان بەخێوی بکەن بە عقدی 5 ساڵ ئەینێرێت و معاشی ئەوێشی بۆ سەرف ئەکا، خزمەتێکی باشیشی ئەکا و پاشان ئەشی گەڕێتەوە بە وڵاتەکەی خۆی بەسەر بەرزی، ماڵ و منداڵیشی لەگەڵا ئەنێرێ کاتێکە ئەینێرێ. کەواتە ئەوەی کە ئێمە نەتەوەکانی تر ئەیکەن زۆر گەورەترە لەوەی کە ئێمە ئەیکەین. ئێمە چونکە دواتر گەشتوینەتە ئەو وڵاتە، هەوڵ و کۆشەکانی ئێمە
بەڕاستی تاگلایەنانەیە خۆمانە کاتێکیش کە داوامان لە حکوومەت هێرێمی کوردستان کردو یعنی ئەوە نەبێت کە ئێمە دەنگمان نەگەیاند بێتە ئێرە ئێمە لە سەردانێکمان من کە پێرار هاتمەوە ئێرە لەگەڵ یعنی وەکیلی وەزیری ئەوقاف دانیشتم داوای ئەوەمان کرد کە بتوان یارمەتیکی مزگەوتەکانمان بدەن لە ڕێگەی مزگەوتەکانەوە نەک لە ڕێگەی ئەوقافەوە چونکە چاوەڕانیەوە ناکەم وەزارەت و ئەوانە یارمەتی بدەن نەک ئەوەی کە مەلایەکەم لە مزگەوتەکانە بۆمان دابمەزرێن بەس ئەوەندەی کە یارمەتیمان بدەن لە ڕێگەی مزگەوتەکانە ئەو مزگەوتە نوێیانەی کە دروست ئەکرێ خێرخواز و خۆبەخشی ئێرە بتوان پارەمان بدەنی هەتاوەکو مزگەوتەکان دروست بکەین ئێمەش وەکو نەتەوەکانی تر باوەڕ بکە وەڵامیانەوە بوتیانەوە ئیشی ئێمە نییە ئەو ئیشی قەتەر و سعودی ئەو وڵاتە ئیسلامیانەی یارمەتیتان بن بۆیە ئەمە من زۆر بە خاڵی مەترسیداری ئەزانم بۆ داهاتووی نەتەوەکەمان ئەگەر ئێستاکە ئێمە سیر بکەین بە تەنها لە ئەڵمانیا زیاتر لە 800,000 کوردمان هەیە ئەگەر ئێمە نەتوانین فێری زبانی خۆیانیان بکەین دوای 50 ساڵ دابڕانێکی تەواوی لەگەڵ کوردستانە دروست ئەبێ نەتەوەیەک بۆ دروست ئەبێ نەوەیەکی نوێت بۆ دروست ئەبێ کە نازانێت زبانی کوردی کە پەیوەند زبانی کوردی نەزانی ئیتر بەچی کووردە ئەڵێ باو باپیرانم کاتی خۆی لە کوردستانەوە هاتووە ئەو کاتە دابڕانێکی تەواویش لەگەڵ ئەم وڵاتە ئەبێ ئەو کاتە تۆ ناتوانین لۆبیەکیش دروست بکەیت لە وڵاتە کە کار بۆ کوردستان و بۆ کورد بکات لە وڵاتانە بۆیە مەترسیکی زۆر گەورەیە ڕوبەڕووی نەتەوەی کورد ئەبێتەوە کە ئەبوو ئێستاکە من پێم وابوو ئەبوو وەزارەتی ینی پەروەردەی کوردستان وەزارەتی ئەوقافی کوردستان وەزارەتی ثەقافی کوردستان ڕۆشنبیری کوردستان لە هەوڵی ئەوە بووایە کە چۆن پەیوەندی لەگەڵ ڕەوەندی کوردیان لە دەرەوە دروست بکە ئەو ڕەوەندەی کە خزمەتێکی گەورە بە وڵاتی خۆی ئەکا لەوێەوە کە سەردانی ئەم وڵاتە ئەکا کە هەست و نووس یعنی هەست و سۆزی بۆ ئەم وڵاتە هەیە و ئێوە خزمەت بکە ئەبێ پەیوەندێکی لەگەڵ هەبووە ماوەسەلەیە پرۆسی هاوسەرگیری چی ئەگەر کوڕێک بێت هاوسەرگیری بکە لەگەڵ کەسێکی بیانیە کاریگەری دەبێت لەوەی کە ئەو مسلمان بێت و ئافرەتە یاخود ببێتە بانگەوازێک بۆ ڕاکێشانی یانی پرۆزی ئیسلام واللهی من ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە بەڕاستی لە وڵاتە من خۆزیارم ئەگەر ئەم دەنگە بگا بە ڕەوەندی کوردیش لەوێ ینی چ کوڕ و چ کسمان ئێمە کێشەیەکی گەورەمان هەیە ئێمە گەنجێکی زۆرمان ڕوو لە وڵاتە ئەکا بەڵام کشمان ڕوو لە وڵاتە ناکە بەگەنجی کوڕمان ڕوو لە وڵاتە ئەکا بەگەنجی پرۆسەی هاوسەرگیری بۆ ئەوانە زۆر زەحمەت کراوە چ لە کوردستانە زەحمەت کراوە چ لەوێش زەحمەت کراوە یعنی ئەو گەنجەی کە ڕوو لەوێ ئەکا خێزانە کوردیەکانی کە هەیە لەوە ئەچێ زۆر بە ئاسانی ئامادە نەبن کە کچی خۆیان بن بە گەنجێک کە تازە هاتووە کەسی لەگەڵ نەهاتووە ئەمە کێشەیەکی گەورە دروست ئەکا کە ئەم گەنجە لەوانەیە ڕوو لە کەسێکی تر بکە بێگانەیەک بێ ئەوروپیەک بێ هەتاوەکو بتوانێت ژیانێکی هاوسەرگیری لەگەڵا دروست بکە ئەگەر ڕۆژ لە کوردستان بکاتەوە بەداخەوە لە کوردستان پرۆسی هاوسەرگیری زۆر قورسە زۆر قورسە بمانەی کەلیمە قورسە ئەبێ گەنجێک ئاڵتونێکی زۆر بە خێزانەکەی بکڕێ ئەبێ لێشتانە نییە مامەڵێ نەوەڵا کچێکی ئەوروپی ئامادەیە لەوانەیە بە ئەڵقەیەک شوو بکە ینی زۆر جار کە ئافرەتێکی ئەوروپی شو کردو بە گەنجێک مارەمان کردووە یعنی وتێتی من هیچم نایە وتمان ئاخر نابێ بێ هەر مارە یەکە بێ یعنی ئامادە بووە لەوانەیە بە ئەڵقەیەک شووی پێ بکە یان پارچەیە ئاڵتون شوێ پێ بکە ینی من زۆرم کردووە مسلمان دوایەوەی کە مارە دەکرێن خۆی ئەکەوێتەوە سەر کەسەکە کێیە بەداخەوە ئەوەی ئەگەر کەسێکی باش و بەڕاستی مسلمانێکی ڕێک و پێک بێ طبیعی مسلمان بوونی و ئافرەتە زۆر ئاسانە ینی بەڕای من زۆر ئاسانە بە تایبەتی ئەگەر ببین گەنجێکی ڕێک و پێک و لەخواترس و گەنجێکی فعلەن پەیامی ئیسلامی وەرگرتووە بەڵام گەنجی وامان هەیە لێ مامۆستا من ئەمەوێ ئەم ئافرەتە بکەم بە ئیسلام هەر لە قسەکە من تێگەم ئەمە نییە خۆی هیچی بەسەر ئیسلامەوە نییە ئەخر من نابێ بە ئیسلام خۆی مسلمانە پێڵێم برا بەڕێزەکەم خۆت نوێژەکەی هیچ پەیوەندێکی بە ئیسلامەوە نەوە لە مامۆستا ئەی چۆن ئەیکەی بە مسلمان ئەمە کێشەیە بەڕاستی لەبەر ئەو گەنجەی کە ئەچێتە پێشەوە ئەگەر گەنجێکی دامەزراوە بێ گەنجێکی دیندار بێ من دڵنیام کە کاریگەری لەسەر ئەبێ ئەگەر ئەوە نەبێ پێم وایە زیاتر بۆ کاتیە و بۆ بەرژەوەندیشە چونکە هەندێکی ئەهێنێ بۆ ئەوەی کە ئیقامەوە بگرێت دوای ئیقامە وەرگرتنەکە جاب بێتەوە ئەمەش بەڕاستی یعنی کاردانەوەیکی ناشرینی لە لای ئافرەتی ئەوروپی دروست کردووە کە بۆ شێوەیەی ناکات بەداخەوە ئێستاش ئافرەتی ئەوروپی ئەو ژیانە هاوسەرگیری کە دوور خایەنە کە ئێستا لای خۆمان بیری لێ ئەکەینەوە لە ئەوروپا کەم بۆتەوە زۆر جێکی داخ
زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستاکەمان جەلال بانخوازی دانیشتووی ئەڵمانیا زۆر سپاس بۆ ئامادەبوونی زۆر بەخێر دووبارە زۆر بەخێر بیت خی گەورە پاداشی خێری ئەوە باتەوە سەرکەوتەوە نیشان وڵای بینەرانی عزیز و خۆشەویست ناوبڕێکی کورد وەردەگرین و دواتر دەگەڕێنەوە لاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژ و بەتامە. چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێت. برنجی مەحموود. کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت. بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێت کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانی نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان دەوڵەمەندە بە ئۆمیگا 3 ئاسن، پۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان بۆ وەرگرتنی هەواڵ و زانیاری و کار و چالاکیەکانی سەرجەم شار و شارەچەکانی هەرێمی کوردستان دەچینە بڕگەی پەیامنێران و سەرتاج دەچینە لای پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێر. ئیدریس سڵاوت لێ بێ ئەم کاتت باش، زانیاری و کار و چالاکیان بڕۆی پارێزگای هەولێر چیە فەرموو بۆمان بخەیتە ڕوو؟ سڵاوتان لێ بێت ئەم کاتتان باش. بەڵێ ئەمڕۆ دادگایکردنی بەشێکی تر لە ژیراوانی بادینان دەست پێ دەکات لە دادگای دوی تاوانەکانی هەولێر وا بڕیارە بڕێوە بچێت. دوێنێش دادگایکردنی مامۆستا بەدەل بەرواری ئومێد بەرۆشکی بوو کە دادگایەکە بڕیاری کۆتایی لەسەر چارەنووسی ئەم دوو مامۆستا ئەم دوو ڕاگیراوەدا و بە ساڵێک زیندانیکردن سزایدان. و ئەم ڕۆژ وا بڕیارە دادگایکردنی 4 لە جیراوی تری بادینان بەڕێوە بچێت، هەر یەک لە شێروان تاها و مەسعود عەلی و کارگەران عەباس و بەندەوان ئەیوب. هەڵبەتە من دەمەوێت ئاماژە بۆش بکەم کەوا لە ماوەی ڕابردوودا 13,000 جیاوانی بادینان دادگایەکەیان دواخراوە و طبعاً هەر جارێک و بە بیانووی جیاواز و ئەمڕۆ تاوەکو ئێستا کە من قسە لەگەڵ ئێوە دەکەم تەنها چەند خولەکێک دەبێت دادگایکردنی جیراوانی بادینان دەستی پێکردووە و ئەوەی ئێمە کە ئاگادار بووین هەر یەک لە پەرلەمانتاران و چاودێرانی نێودەوڵەتی و پارێزەران و کەسوکاریشان چوتە نێو هۆڵی دادگا و لە ژوورەوە چاودێری ڕەوشەکە دەکەن و دوێنێش کەسوکاری مامۆستا بەدەل بەرواری و پارێزەرانیشان ئاماژەیان بەوە کرد کە مامۆستا بەدەل جگەلەوەی کەوا ماوەی ساڵێک و 6 مانگە دەستگیر کراوە بەڵام لە دادگا لە بەنیخانە کێشەیەکی هەبوو کە نەیتوانیوە ئەو ماوە وەکو خۆی بۆی هەژمار بکرێت بەپێی ئەو ئامارانی کەوا لە زیندانەوە بەردەستی دادگاکان کەوتووە ماوەی مانگێک و 6 ڕۆژی دەمێنێت بۆ ئەوەی ئەو ماوەی کەوا دادگا بۆ دیاری کردووە کۆتایی بێت. هەڵبەتە لێکتێنەگەیشتێکە بوو لە نێوانی دادگا و ئەو زیندانێکەوە مامۆستا بەدەلی لێ زیندانی کرابوو. بۆیە بڕیاردراوە لە چەند ڕۆژی داهاتوودا پارێزەرانیان بە دوواداچوونی جدی بکەن بۆ ئەوەی ئەم مامۆستا بەدەل بەرواری و ئومێد بەرۆشکی لەو تاریخەی لەو ڕۆژێکەوە 18 2020 دەستگیر کراون
سزنەکەیان بۆ هەژمار بکرێت. زۆر باشە ئیدریس ئەمڕۆ هیچ ئاماژەیەک هەیە کە دووبارە دادگایەکە دوا بکەوێتەوە؟ پارێزەران ئاماژەیان بەوە کرد ئەمڕۆ دادگاییکردنەکە بەردەوامەوە دەستی پێکردووە، بەڵام ئەوەی کە جێگەی یعنی ئاماژە پێکردنە پارێزەران دڵخۆشن بەوەیکەوە لە ماوەی ڕابردوودا کەیسەکان دەستی پێکردووە دادگاییکرد بەڕێوە دەچێت. هەڵبەتە من کاک دانیال ئەندامیش پەرلەمانم لەگەڵدایە لە فراکسیۆنی کۆمەڵی دادگایی بەدریخان سڵاوت لێبێت گەر پێم بڵێ دادگایەکە دەستی پێکردووە و دادگایەکە ڕەوشی دادگایی ئەمڕۆ لەگەڵ دوێنێ جیاوازی هەیە یاخود بەنای خۆبەخشندەی میهرەبان سڵاو بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پێیان دەستخۆشی بۆ جەنابتان. دادگایەکە لە کاتژمێر 9 دەستی پێکردووە لە پێشە پەڕاوی هەر چوار بەندیەکە خوێنرایەوە و دوای خوێندنەوەی پەڕاوی هەر چواریان طبعاً ئەمڕۆ لە بەرەوەی کۆتایی دادگاییکردنەوە قەراری لەسەر درێ ومێدەکەین بە ئیجابی ئینشاءڵڵا ئەمڕۆ قەراری لەسەر بدرێ وەکو دوێنێ هەموو لایەک دڵخۆش بێ. چوار بەندیان هێناوە ئەمڕۆ سییانیان بردە ژوورێکی تر لە بەرەوەی تاک ئیفادەیان لێوەرەگیرێ. ئێستا حالیان مەسعود عەلی ئیفادەی لێوەرەگیرێ تا ئێستا دادگاییکردنەکەی زۆر باشە و ڕەتی زۆر لەو تۆمەتانەی دایەوە کە خراوەتە پاڵی. یەکێک لەو تۆمەتانە بۆ نمونەکە گروپی دروست کردووە بە ناوی گروپی مستەقبل و یەکێکی لەوانە کە نامەی ناردۆ بە دەستنووس و ئیمزای خۆی بۆ سەفیری ئەمریکا هەموو ئەوانەی ڕەت کردەوە هەتا مەرحەلە و قۆناغا ئیفادەی مەسعود عەلی زۆر باشە. زۆر باشە. دوێنێ کەیسی مامۆستا بەدەلی ئومێد بەرۆشکی لە تیرۆرەوە گۆڕا بۆ مادەی 222 ئەمڕۆژ کەیسەکانیان دەگۆڕێت یاخودنا ومێ دەکەین تەمە ناکەین ئەمڕۆ و دادوەرە بە ڕێزانە وەکو چۆن دوێنێ بێلانی خۆیان سەلمان ئەمڕۆژ بێلانی خۆیان سەلمێنن دەستخۆشی زۆرمان بۆ دادوەرە بە ڕێزەکان هەیە کە دوێنێ مادەکان لە تیرۆرە گۆڕی بۆ مادا 222 تەمە ناکەین ئەمڕۆژ لەبەرەوەی کە 15 مانگە لە زیندانن قەرارێکی ئەوە بدرێت کە بە ئاسانترین شێوە ئینشاءڵڵا ئیفراج بکرێن. دوای بڕیاردانی دادگا ئومێد دەکەن دادگا وەکو مامۆستا بەدەل و ئومێد بەرۆشکی سزایان بدات یاخود ڕاستەخۆ ئیفرازیان دەکەن. عادەتەن بەڵی جاواکەوێتە سەر چۆنەڵی جۆری ئیفادەکانەوە تاسا یەکێکیان ئیفادی لێوەرگیرەوە لە نیوە ئیفادەکایە تاسا بە ئیجابی هاتووە و ئەو پەڕەوانی کە لە بەردەستی دادوەرایە لەگەڵ نوێنەری ئاسایش و لەگەڵ داواکاری گشتی و لەگەڵ دیفاعەکەی خوانە و کاتەیە گەخرێ و ئێمە ناتوانین لە ئێستا قرار بین. بەڵام بە هەموو حاڵەتێک بۆ نەگەر وەکو قەرارەکەی دوێنێش بکە بە مادە 222 بکە 15 مانگە لە زیندانن ئیلا بۆ نمونە بۆ ماوەی تەمیزکردنەکەش پێچە کاتێکی دیاریکرایی بێت لە مانگێکەوە تاوەکو زیاتر نازانین ئێمە و کاتاکەوێتە سەر چۆنەڵی ئەنجومەنی دادوەری. دەستان خۆش بێت بەدریخان زۆر سپاس دەکەم. بڵێ وەکو بە پێیزانیاریەکان لە دادگایەکە دەست پێ کردووە ئێستا هەر یەک لە تۆمەتباران بە تاک وتیان لێوەردەگیرێ و دواتریش هەر ئەمڕۆ بڕیار وایە دادگا بڕیاری کۆتایی خۆی لەو بارەیە بدات. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئیدریس محەممەد لە هەولێرەوە لەگەڵمانەوەیت. بەڵە بەڕزان دەچینە قەزای پێنجێن و پەیامنێرمان سۆهەیب محەممەدمان لەگەڵ دەبێت. سۆهەیب سڵاوت لێ بم کاتت باش دێنە لای تۆ زانیاری لای تۆ چییە فەرموو؟ بەڵێ شێداخان سڵای خوای گەورە لێوە لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. من ئێستا لە قەزای پێنجێنم کردبوونەوە و ناڕەزایەتی مامۆستایەتیمانە بێش بەردەوامی ئەوان بە دروشمی کە دروشمی ئەوەیە کە بەردەوام دەبن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن هەتاکو دانەبەزرێن. ئەوان لاوەکاری سەرەکیان بریتە لە دامەزراندن لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزای پێنجشوێن نزیکەی 350 مامۆستای وانە پێشەیە ئێستادا لە بەردەم بەڕێوەبەرایەتی پەروەردەی قەزای پێنجشوێن گربوونەوەتەوە. ئەوان کۆمەڵی دروشمان پێ داواکاری سەرەکیان دامەزراندن. من دەبێت زانیاری زیاتر لە نوێنەرەکان وەرگم مامۆستای سڵاو لەبێ ئێوە ئاماژتان چێ لەم گربوونەوە. زۆر بەخێر بێن. هەڵبەتە من وەجێکێک لە نوێنەرانی وانەبێ مامۆستایانی وانەبێژی قەزای پێنجشوێن لەگەڵ سرجەم شارچەکانی هەرێمی کوردستان بە یەک دەنگ و یەک ڕەنگ هەڵوەستمان وەرگرتووە تاوەکو بە مافێکی ڕەوای خۆمان بگەین ئەویش مافی دامەزراندن. پارێک یاریکراوە ئێوە قبوڵی دەکەن یاخود بەردەوام دەبن لە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێن. هەڵبەتە ئەو بڕەپارەی کە لە پێشتردا بۆ مامۆستایان هەژمار کراوە هێشتا هیمانی شوارمان وەرنەگرتووەوە هیچ قبوڵیەوە ناکەین و پێمان قبوڵ ناکرێت
ئەو دەنگوانش کە گوایە جنابی وەزیر دەفەرمێ ئێمە بە مەقتوڵ بۆتانە ژمارەکەین یاخود بە جۆرێکی دیکە مامەڵەمان لەگەڵا دەکات ئەوش بە هەموو شێوەیەک بە ناوی مامۆستایانەوە ڕەت دەکەینەوە ئەوەی ئێمە هەوڵی بۆ دەدەنیان ئامانجی ئەوەیە پێویستە بە هەمیشەی بکرین و دادمەزین داواتان لێکراوە بچنە ناو هۆڵەکانی خۆشبەختانە دروست بووە لەگەڵ مامۆستانی بیلاگ وە لەگەڵ بەڕێوەبەرە بەڕێزەکان هەمیان لەو گەیشتون کە ئێمە بۆ حەقی خۆمان دەکۆشین و شایەتیەوەمان بۆ دەدەن کە ئێمە سەربازێکی ونین کە پرۆسەی خوێندن بە ئێمەوە بەندە و بەردەوامە ئێستا کە نەچوونیتە هۆڵەکانی خوێندن پرۆسەی خوێندن لە پێنجوێن پەکی کەوتووە یان با بڵێم وەکو خۆی بەڕێوە ناچێت ئیدی ئەوانیش پشتگیرمانن هاواهەنگن یان هاوهەڵوێستن جۆرەش ئەمێ دەکەم بەردەوام بن چونکە مافێکی ڕەوایە داوایەکە داوایەکی حەقە لە هەموو یاسا و ڕێسا ئاسمانیەکان سەر زەویر دەبێت هەموو کەسێکی بەوجدان پشتگیری لە مافی ڕەوا بەڵێ سوپاس بۆ تۆ لە هەرێمی کوردستان نزیکەی 22 مامۆستای پێش هەیە لە سوی پەروەردەی پەروەردەی قەزای پێشوە نزیکەی 350 مامۆستای پێش هەیە ئێستادا قایمخان قەزای پێشوەن هاتووەتە نێو خۆپیشاندەرانەوە ئەوان پشتی خۆپیشاندەرانەوەن پێیان وایە داواکاری ئەوان داواکاری ڕەوایەوە بەشێک لە مامۆستایانی ئاینی و هاوڵاتیان لە قەزای پێشوەن هاتوونەتە ناو گرتنەوەی مامۆستایانی وانە پێش لە قەزای پێشوەن زۆر سپاس بۆ پەیامنێرمان سوێ محەممەد لە پێنجێنەوە لەگەڵماناوی دەچینە گەرمیان پەیامنێرمان هاوار محەممەد وەردەگرین هاوار سڵای خوا لێبێت و دوایین زانیاریەکان چین لە گەرمیان بینەرانی کەناڵی پەیامیش بێت دیارە لە گەرمیان ئەمڕۆ هەفتە بازاری ئەزمموی بۆ ساختنەوەی بەروبوومی کشت و کاڵی جوتیارانی گەرمیان بەڕێوە دەچێت من ئێستاکە لە بەردەم پارکی بەردەم قایمقامەتی قەزای کەلەرم لە پشتەوەی قەزای کەلەر لێرە بەشێک لە جوتیارانی گوندەکانی چواردەوری قەزای کەلەر و هەروەها ناحیەکانی چواردەوری قەزای کەلەر لێرە پێشانگەیەکی کشت و کاڵیان بۆ کراوەتەوە بۆ ساختکردنەوەی ئەو بەروبوومانی کە با بڵێن لە ماوەکانی ڕابردووە بەرهەمیان هێناوەکو بەرەمە سەوزەمەنیەکان وەکو خورما وەکو لیمۆ و هەروەها لە بەشێکی تری لە پێشانگەکەدا بەروبوومە هەنگوینیەکان لێرە پێشکەشی با بڵێن ئامادەبووان دەکرێت من بۆ زانیاری زیاتر ئێستا ئەندازیار ئیسماعیلم لەگەڵایە بەڕێوەبەری خزمەتگوزاری لە بەڕێوەبەتی گشتی کشت و کاڵی گەرمیان کاک ئیسماعیل سڵاو لێ بێگەر پێمان بڵێ ئامانج لە کردنەوەی ئەم پێشانگایە چییە؟ سەرەتا بەخێر بێن بە خێرات نێومیانە بە ڕێزانش دەکەین ئەم پرۆسەیە بەردەوام دەبێت خۆی لەوە دەبینێتەوە کە وزارتی کشت و کاڵ سەرچاوەکانی ئاو نووسراوی تەعیین کردو بۆ هەر چوار پارێزگاگەی داری گەرمیان و هەرسێت پارێزگاگای تری سلێمانی هەولێر و دۆک بۆ دۆزینەوەی بازار بۆ براجوتیاران لە سنتەری هەر پارێزگاگ و ئیدارەیەکی سربەخۆ شوێنێک دیاری بکرێت بۆ مەبەستی ساختکردنەوەی بەروبووم بەرهەمی جوتیاران ڕاستەوخۆ کاتیش بۆی دیاری کراوە لە ڕۆژانی هەینی و شەمەیە بە درێژایی ساڵ بە درێژای ساڵ هەینی و شەمە ئەو براژوتیاران دەتوانن بابەتی کوردەواری و بەرهەمی و بابەتی خۆماڵی لەم شوێنانە دیاری بکەن. ئێمەش سپاس بۆ سەرۆکاتی شارەوانی کەلار کە توانێتی ئەم شوێنەمانە بۆ دیاری بکات دەکەوێتە پشت قایمقامەتی قەزای کەلار وەکو شوێنی بە شێوەیەکی کاتی لەمێ دەبین براجوتیاران دەتوان لەو ڕۆژانەی کە ئاماژەمان پێدا دەتوان لەمێنە بێن بەروبوومی خۆیان ساغ بکەنەوە. ئەم پێشانگا تاکەی بەردەوام بێت هەفتانە چەند ڕۆژ بەردەوام بێتکردنەوەی ئەم پێشانگایە ئەمە بە درێژای ساڵ خۆی ئەبینێتەوە ڕۆژانی هەینی و شەممە کاتژمێر 4 بەیانی تاوگو هەشتی ئێوارە هەموو جوتیاران کە لە ڕێگەی بەڕێوەتی کشت و کاڵی گەرمیانەوە باجیان بۆ دەکرێت دەتوانن بێن لەم شوێنە بابەت و کاڵاگانی خۆیان ڕاستەخۆ بفرۆشن.
بۆ کاک ئیسماعیل بەڕێوەبەری خزمەتگوزاری لە بەڕێوەبەتی گشتی کشتتوکەڵی گەرمیان من ئەمە دیمەنی بەشێک لە پێشانگاکەتان بۆ گوازمەوە بەشێک لە جوتیاران بە بەروبوومی سەوزەوات بەشداریان کردەوە بەشێک لە جوتیارانی تر بە بەروبوومی خورما و هەروەها لیمۆ کە بەرهەمێنراوی دەڤەری گەرمیانەوە لۆبیایی با بڵێن ناحی باوەنور کە و هەروەها دەشتی بەلووتکە لۆبیایەکی بەناوبانگە لە گەرمیانە خەڵکی زۆر با بڵێن بە دوای لۆبیاگەیە گەڕێتەوە حەزێکی تایبەتیان بۆ هەیە من ئەمەوەیەکێ لەو جوتیارانە وەرەگرم کە بەشداری لە پێشانگاکە کردووە کە بەشێکی لە بەروبوومی کشتتوکاڵی لێرە ساغ دەکاتەوە سڵاو لێبێگە پێم بڵێ ئەمڕۆ جەنابتان بە چی بەشدار بوون لە پێشانگایە سەرەتا بە خێرن بەسەر چاو وەڵایی بەشدار بوومان بە خوورمایە و ڕۆنی خۆماڵی ئەنگینی خۆمانەیە لۆبیایە سەڵقا تر ئەمانەی کۆتایی مەوسومە لە ڕاستیان ناشتی زیاترمانە بوو پرتەقاڵ و لالەنگیمانەی پێ نەگەیشتەوە نارنجۆمانە بماونەوانش تراوە خەیارە تورە بیبەرە سوودی ئەم پێشانگایە چییە بۆ جوتیاران لەم کاتاندا بە تایبەت کە هاوردەکردنی بەروبوومی دەرەوە با بڵێن بە شێوەیەکی قاچاق بێ بە شێوەیەکی یاسایی بهێتە هەرێمەوە ئەم پێشانگایانە سوودی هەیە بۆ جوتیاران بۆ ساختنەوەی بەرهەمەکانیان وڵای ئەگەر جوتیار بەروبوومی بێت باشە بەڵام ئێستا کاتێکە بەروبوومی جوتیاری خۆمان لە کۆتاییە حکومەتیش دامی ئەوەی نەکردوین کە تۆ توانی شتەکان لە خانووی پلاسیکە بەخێو بکەیت و بەروبوومی 12 وەختەمان بێت 12 ڕەنگەمان بێت هاوکاریەکانی حکومەت بۆ ساختنەوەی بەرهەمەکانتان لە ئاستی ئەو چاڕوانی جوتیارانایە وڵای ئەو خۆتان نەبین نەوەڵە زۆر سازەوە دیارە وەک کاک ئیسماعیل ئاماژەی پێ هەفتانە هەتا کۆتایی ساڵ بە درێژایی ساڵ ئەم پێشانگایە بەردەوام بێتە هەفتانە بە 2 ڕۆژ ڕۆژی هەینی و شەممە ئەم پێشانگایە بۆ ساختنەوەی بەرهەمە کشتتوکاڵەکانی جوتیاران بەردەوام ببێت دیارە ئەمڕۆکو یەکەم ڕۆژ بۆکو ئەزمموی بۆ هەفتە بازاڕەکە تا ڕادێک چۆڵەتی بە پێشانگاکە و دیارە بەڵام بەپی وتەی سەرپەرشتیانەوە پێی جوتیارانی تر لە ڕۆژانی داهاتووەوە قەرەباڵخی و جوتیارانی دیاتر بەشداریەکەن و خەڵکانێکی زۆر بەشداری لەم پێشانگایە دەکەن ئەمە زانیاریەکەی لای من دوات دەگەڕێمەوە لای ئێوە بەڵێ زۆر سپاس بۆ پامنێرمان هەوار محەممەد زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵە بەڕێزان دەچینە لای ڤیتێک هاوکارانمان بۆیان ئامادە کردوین سەبارەت بە دروستکردنی شەربەتی هەنار بەرمونون با پێکەوە بینەری و ڤیتێ بین حوتەمین فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ڕێک دەخات کۆمپان بەم دەستگایە ئەم دەستگایە تایبەتە بە شەربەتی هەنار ئابم شێوە ئەخیتە سەر و دەستگایە و زەختی لەکەی ئاوەکەی شێتە ناو سوراحیە دوایی خیتە ناو گڵاسۆ ئەی بە میوانە بەڕێزەکان وەڵی هەنارەکەی بێت تایبەت بێ هەناری ئاودار بێ هەنە میوان هەیە حەزی لە هەناری ترشە ئێمە هەناری ترشی بۆ پێوەکەین هەنێکشی حەزی لە هەناری شیرینە شیرین بە پێی خواستی خوان حەزیان لە سیبێ ئەوەی پێوەکەین بووە وەڵای ئەوە جۆری هەنارەکەیەتی ئیزە هەنار هەیە ساڵەخانی بێن هەناری ساڵەخانی شەربەتی زۆر خۆشە بە تایبەتی ئەگەر تەحمل بکرێت باران لێ بدات بارامدا لە هەنارەکە زۆر خۆشە وەڵا 2 تا 3 هەناریە بە پێی حەزمی هەنارەکەیە هەنارەکە گەورە بێ دوانیەوێ هەنارەکە بچووک بێ سیانیەوێ 3 هەنارەوێ اینجا گڵاسێ دەرەچێ طبعا هەروەڵاوە ئەبێ هەنارەکان و سوور بن اینجا زۆربەی خەڵکیش حەزی لە هەناری مێخۆشە ئەڵێ بە هەنارەکە مێخۆش بێ وەڵای شەربەتەکە ئیتر ئەوە هەموو سوودەکانیەتی ئەڵێن بۆ ڕیشاڵ ڕیخۆڵەوە باشە ئیسفادەی زۆر زۆرە بۆ مەعیدە چاکە اینجا هەنار یەکێکە لەو میوانەی کە هەموو ڕۆژەکە ئەخورێت هەموو کەسێ هەر حەزی لێکا دووبارەش بێتەوە سێبارە بێتەوە نابێزرێت لە ئینسان هەنار حەزی لێکێت تۆ هەموو ڕۆژە حەزەکەی هەر هەنار بخۆی بەس ئەگەر سێو بخۆی ڕۆژێ تا 2 ڕۆژ حەزولیەتی تر وازی لێنی بەس هەنارێکێکە لەو میوانەی کە بەردەوام ئەخورێت بەردەوام خەڵک حەزی لێکات دووبارە سڵاتان لەبێت دازان و خۆشەویستان لە تەوەری دومی بەرنامەکەماندا باز لە زەرورەتی پرۆسەی پەروەردە دەکەین بۆ تاک و کۆمەلگا
بزانی نەگەر پەروەردە فەرامۆش بکرێت کاریگەریکی خراپی دەبێت لەسەر تاکەکان و لەسەر کۆمەلگا وەروەها باز لۆر دەکەین کە ئایا خێزانەکان تا چەند ڕۆڵیان دەبێت لەوەی کە بەردەوام ببنەوەی هاندانی منداڵەکانیان و گەنجەکانیان کە بەردەوام لەسەر پرۆسی پەروەردە و فێرکردن گفتوگۆ دەکەین لەوبارەی لەگەڵ میوانەکەمان بەڕێز مامۆستا کامەران فەتاح مامۆستا زۆر بەخێر بێ سپاس بۆم دەرفەتە مامۆستا گەلەوە دەست پێ بکەین پەروەردەی دروست کام پەروەردەیە بە ناوی خۆی گەورە سپاسانەکەم دەستان خۆش بێ بابەتەکە بابەتێکی هەستیارە ئەتوانین بڵین بابەتێکە بنیادی کۆمەلگای لەسەر بنیادەنرێ هەر کۆمەلگایەک پرۆسەیەکی پەروەردەیەکی تەندروستی هەبێ ئەو کۆمەلگایە هەم لە ڕووی زانستیەوە پێشەکەوێ هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە پێشەکەوێ ئەوەی کە گرنگە بۆ ئێمە باز لە پەروەردەیەکی تەندروستکەین تەبەن پەروەردەی تەندروست پێویستی بە کۆمەڵە زانیاری و معلوماتە واتە توانین بڵێن پەروەردەی دروست ئەمەیە کە چی خێزان بێ چی موسساتی پەروەردەیی و فێرکردن بێ بتوانێت تاکێکی شایستە پێشکەشی کۆمەلگە بکە یعنی تاکێک کە شایستەی ئەو کۆمەلگایە بێ و بتوانێت جوانیەکانی پێشکەشی کۆمەلگا بکە ئەمە توانین بڵین پەروەردەیەکی تەندروستە بۆ هەموو کۆمەلگایەک تاکێک پێ بگەێنێ ئەم تاکە کۆمەڵە زانیاری هەبێ ئەم زانیاریانە بکاتە بەها لە ژیانی خۆیان واتە کاری پێ بکە کاتێک کە ئەم تاکە دێتە ناو کۆمەلگا ئەو بەرنامە و پرۆگرامی کە پێ ئەدرێت کاتێ پێڵەن کەسێکی پەروەردەکراوە کە تەنها جوانیەکانی و خزمەتەکانی و باشیەکانی پێشکەشی کۆمەلگا بکە ئەو کاتە ئەتوانین بڵین ئەم کۆمەلگایە کۆمەلگایەکی پەروەردەیەکی تەندروستی وەرگرتووە واتە ئەو زانیاریانی کە تێدایە ببێتە بچی ببێتە بەشێک لە ژیانی بەبێ ئەوەی هیچ کاریگەریەکی دەرەکی لەسەر بێ بەبێ ئەوەی خۆی پەیوەستکە بە هیچ فاکتەرێکی دەرەکیەوە هەروەکو چۆن کاتێکە باز لەوە دەکەین ئەڵێن پەروەردەیەکی تەندروست چییە پەروەردە تەندروستەکە ئەمەیە ها خی گەورە فەرمێ لەبارەی نوێژەوە فەرمێ ئین الصەلاتە تەنها عن الفحشاء والمنکر نوێژ خەڵکە گێڕێتەوە لە چی لە تاوان کەواتە هەمومان نەزانین نوێژکردن باشە عیبادەتێکە بەهۆیەوە مسلمانێکی باشین بەڵام لێرەیە پەروەردەکەمان تیا بەرجەستە نەبوو کە مانگێڕێتەوە لە تاوان مانگێڕێتەوە لە خاڵا مانگێڕێتەوە لە خراپەکاری لە ناو کۆمەلگایە بۆیە پەروەردەی تەندروست ئەمەیە ئەو معلوماتی کە وەرێگرێ لە ناو کۆمەلگایە بیگەڕێتەوە لە خراپە و چاکی و جوانیەکانی لە ناو کۆمەلگا بەرجەستە بکە کەواتە پەروەردەیەکی تەندروست بۆ تاکێک ئەرکی سەرەکی خێزان بە تایبەت دایک و باوکە یاخودەمە ئەرکی کێیەکە تاکێکی پەروەردە تەندروست بخاتە ناو کۆمەلگا خۆی توانین بڵێن بە شێوازێکی گشتی ئەرکەکە تەوزیع بێ ئەرکەکە دابەشە بێ چکە بۆ لەبەرەوەی ئەرکەکە کە دابەشە بێ لەبەرەوەی کاریگەریەکانیش دابەش بووە بەڵام بە دەرەجەی سەرەکی بە دەرەجەی یەکەم ئەرکی کێ ئەرکی خێزانە بە دەرەجەی یەکەم ئەرکی خێزانە کە بتوانێت جێوێک بڕەخسێنێ بۆ ئەم منداڵانە کە تیا پەروەردە بن بۆ ئەم منداڵانی کە تیا پەروەردە بن بە نمونە هەموو شتێک ئەتوانین بڵێن لە شوێنێکا باش پەروەردە ئەبێ یعنی ئێستا دارگوێزێک لە کوردستان و لە کوردستانە باش گەشەکەوە نیە دادخورمایەک لە شوێنێکی گەرمە کاتێکە خێزانێک مەبەستیانە مناڵێک چۆن پەروەردە ئەکەن ئەبێ ئەو جەوەی بۆ بڕەخسێنن بۆی پەروەردە بێ ئەبێ ئەو جەوەی بۆ بڕەخسێنن چکە ئەم منداڵە پێویستی بە پەروەردەیەکی جوانە ئێبێ ئەم خێزانە پەروەردەیەکی جوانیان هەبێ یعنی جەوەکەی ملائیم بێ ئەگەر بێت و کاتێکە خێزانێک باز دەوە دەکەن مناڵەکەیان نابێت درۆ بکە ئەبێ ئەو ژینگەی کە ئەم مناڵی تیا نابێت دروی تا بکرێ کاتە بێ ژینگەکەی بۆ بگونجێنن ژینگەکەی بۆ ملائیم بێنن واتە وای لێ بکەن کە کاتێککە ئەمانەوێ منداڵێک خراپەکارینەکە لە ناو کۆمەلگایە نابێ ئەم منداڵش بە حەق و بە ناحەق خراپەکاری بەرامبەر بکرێ نابێ مافەکانی بخورێ چکە کاتێککە منداڵ بە منداڵی دێتە دنیاوە لە ناو خێزانە دێت کاتێککە لە ناو خێزانە مافی پێنایی کە لە ناو خێزانە وەک پێویست هەدەف و نییە لە پەروەردەکردنی ئەم منداڵە ینی ینی خۆ خێزان و منداڵ بۆ هەدەفێکە بۆ هەدەفێکە چکە هەموو شتێک مەهامێکی خۆی هەیە هەموو شتێ مەهامێکی خۆی هەیە ینی خستنەوەی مناڵ لە پێناو مناڵە پەروەردەوە ناگرێ بەس خستنەوەی مناڵ لە پێناو بنیادی کۆمەلگەیە ئەم خێزانە
لە خەمیانە ئەبێ بۆ پەروەردەکردنی مناڵەکە هەر کاتێکیش هەر بابەتێکیش بوو بە خەمی خێزانێک بوو بە خەمی کۆمەلگایەک ئەو کاتە هەوڵی بۆ ئەدرێ یعنی سیرەکەی ئێستا هەندێک خێزان هەیە منداڵەکەی کەم و کورتێکی هەیە چەند مامۆستایەکە هەتا کە کورتەکەی چاکەوێت بەڵام سیرەکەی بە پێچوانش و خێزانی ژەیە منداڵەکەی چەند کەم و کورتی هەیە پێی وایڵێ لەگەڵ گەورەبوونی شەڵا باشە بێ لەگەڵ گەورە بۆ چکە ئەمە تموحێکی نییە تموحێکی نیە ئەم منداڵە لە ئایندەیە مناڵێکی تۆکمەی لێ دەرچێت ببێتە تاکێکی سوودمەند و تاکێک کە جوانیەکانی ناو کۆمەلگاکەی پێشکەشکە بۆیە بەڕاستی زۆر گرنگە کە ئێمە لە ناو خێزانەکانە خۆمان ماندووکەین ئاخر ئێمە هەندێکمان پێمان وایە پەروەردەکردی مناڵ ماندووبوونی بۆ چییە؟ ئێوە نێ خواردنیان ئێنێ ئەوە نێ پۆشاکیان بۆ ئەەکەین ئێخۆ لە کۆتاییە هەموو بەرهەمێک ئەبێ ماندوو بین لەگەڵی و کاتێکە هەر یەکە لە ئێمە کاتێکە باخێکی هەیە یا ڕۆیچێک لە ماڵەکەی خۆی ئەنێژێ زەویەکەی بۆ جوان ئەکێڵێ باشە ئەگەر پەلەشی بێ پەینیشی تێکە باشە هەندێک دەرمان و داو دەرمانی بۆ بەکارێنێ بۆی گیانەوەرانی تر ڕێگەکانی نەخوا وانە هەندێک جار ئەم لە عیلقەکانی ئەبرێ بۆی باش گەشە بکە ئێ باشە ئەم خەمە بە بەردەوامی زۆر جار یعنی هەندێک سێرەی کەسێک ئەگەر باخێکی هەبێ لە ماڵیشەوە بێ لە خەمی باخەکەیەتی باران زۆر نەباری بێ ڕەشەبایەکی زۆر نەهات بێ بێ ئاوی نەبوو بێ ئەم زۆری خەمە واکە باخەکە جوان بێ ئەم زۆری خەمەش بۆ مناڵواکە مناڵێکی باش پەروەردە دەکەین لە چیە لەناو کۆمەڵگەیە بۆیە بە دەرەجەی یەک ئەتوانین بڵێن خێزانە بەڵێ خێزان بەڵام کام خێزان ئەو خێزانی کە بڕوای وابێ کە ئەم منداڵە ئەگەر ئەم باش پەروەردەینەکە لەناو کۆمەڵگەیە چینە لەناو کۆمەلگای منداڵێکی تەندروست و منداڵێکی سوودبەخش دروست نابێ بۆ کۆمەلگا مامۆستا ئەو لێکەوتە خراپانە چین کە تاکێک پەروەردەیەکی تەندروستی وەرنەگرتووە دوجار کاریگەری خراپی نابێت لەسەر هەموو تاکەکانی دیکە و کۆمەلگا خۆی ئێمە ئەتوانین بڵێن تاکی خراپ وەکو میوەیەکی گەنی وایە ئەگەر بێت و لەناو سنووقێک هەرمەیە لەناو سنووقێک هەرمەیە یەک هەرمیتیا بێ خراپ بوو بێ ئۆتۆماتیکی وردە و لە ئەوانی دیکەش خراپەکە خۆی هەمیشە خراپەکاری زووتر بڵاوە بێتەوە وەک لە باشی یعنی ئێمە زۆر جار گلەی لە خۆمانەکەین ئەو کەسانی کە پەروەردە ئەەکەن گلەی لەوەکەین یعنی بۆ وەک پێویست ناتوانین ڕۆڵی پەروەردەی باش ببینی لە ناو کۆمەلگەیە بۆ لەوەی هەجمە خراپەکە زیاتر ڕۆڵی هەیە ینی ڕەشەباکە شەپۆ لە خراپەکە زیاتر لێ بۆیە کاریگەری خراپەکانی لەگەڵ حەزی مرۆڤەکان ئاڕوە یخوا هەمیشە مرۆڤ کە حەزی لە خراپی هەیە یخوا لەگەڵ حەزیایەتی لەگەڵ ئەوەی بە ئیسراحەت مرۆڤ خراپە بێ بەڵام بە ئیسراحەت مرۆڤ چاک نابێ یعنی تۆ ئەگەر ئەو میوێ لە ناو ئەو سنووقە هەرمەیە دانی هەر بە ئیسراحەتی خۆی هیچ ماندووبوونێکی تیانە هەرمیەکە هەمیان خراپەکە بەزەکە ئەبمانە خراپ نەبن دانا بێ هەرمیەکان بێنینە دەرەوە چاکەکان جیاکەینەوە لە خراپەکانی جیاکەینەوە ئەو کاتە وردە ئەتوانین چاکەکان بپارێزین کەواتە لێرەیە ئێمە ئەبێ بەڕاستی لە خەمی دروستبوونی تاچێکا بین چکە زۆر جار تاچێک کۆمەلگەی خراپەکە تاچێک ئەمە لە هەموو کۆمەلگاکانە لە هەموو شوێنەکانە هەموو لایەکمان ئەم وێنەی تاکە خراپانە ئەبینین چکە هەمیشە تاکی خراپ لەبەرەوەی غەریزەی تیازاڵە لەبەرەوەی شەیتانیش لەگەڵایەتی بۆیە کارکردن بۆ بڵاوبوونەوەی خراپەکاری تموحی زیاترە وەک لە کارکردن بۆ بڵاوبوونەوەی چاکەکاری بۆیە ئەو کەسانەی کە چاکەکاری بڵاوکەنەوە بە پەنجەی تەسە ژمێر دێن بۆ چکە ماندووبوونێکی زۆری ئەوێ فێربوونێکی زۆری ئەوێ تموحێکی زۆری ئەوێ بەڵام کەسێک تاچێک لە ناو کۆمەلگای ئەگەر تاچێکی باش پەروەردە نەکراوە زۆر بە ئاسانیە توانێت کۆمەلگاکە بەرەو هەڵدێر بەرێ بۆیە زۆر گرنگە کە ئێمە لە سەرەتاوە بنیادی تاک بنین چکە بنیادی تاکمانە دڵنیا بە کە کۆمەلگەیەکی باش بنیادەنین بەڵام کام تاکە بنیادەنین بەڕاستی تاکێکی ناسک پەروەردە نەکەین تاکێکی زبر پەروەردەکەین یعنی زۆر جا سیرەکەی لە ناو خێزانەکانە گرفت و کێشەیەک ئەبێ منداڵەکانی لێ دوورەخەنەوە یعنی سیرەکەی منداڵە گەشتۆتە تەمەنێکی 18 ساڵی هەندێک گرفت و کێشە هەیە لە ماڵەکانە یەکسەر بە ئەم منداڵە ئەم گرفت و کێشانە ئاگای لێ نەبێ ئەم منداڵە وردە بە ناسکی گەورە بێ ناتوانێت بەرگەی ناڕەحەتەکانی ژیان بگرێت یعنی زۆر جا سیرەکەی منداڵێک بە شێوازێکی ناسک پەروەردە بووە
باشە بەردەوام دەستی پێوە بە کاتێکە دێتە ناو جێوێکەوە سیرەکە ئەم هەموو خەڵکە خراپی تایە تووشی سەدمە بێ تووشی ناومێدیە بێ تووشی بەتاقەتێ بێ ئەم هەموو خەڵکە بە من چاک ناکرێ کەواتە ئەمیش ناچارە چێ بێ ناچارە تەسلیمی کۆمەلگاکە بێ بۆیە زۆر گرنگە کە ئێمەڵین تاکێکی پێگەیشتووی پەروەردەکرا و پێشکەشی کۆمەلگا بکەین بۆی تەسلیمی واقعەکە نەبێ بۆی تەسلیمی کۆمەلگاکە نەبێ بەڵکو ئەم هەوڵبدا چی بکە کۆمەلگاکە بگۆڕێ هەروەکو چۆن نەها خوای گەورە فەرمێ ئینە ئیبراهیمە کانە ئوممە ئیبراهیم پێغەمبەر سەلامی خوای لێبێ بەتەنها ئوممەتێکە ئێخۆ ئەمە ئەتوانین ئێمە سوودی لێ ببینین بۆ پەروەردەگرنی تاچێک یا زۆر جار کۆمەلگەیەک تاچێک ئەم کۆمەلگەیە ئاراستەکە ئەگەر بە ئاراستەیەکی چاک بێ یا بە ئاراستەیەکی خراپ بێ بۆیە بەڕاستی ئەبێ هەموو لایەکمان ماندوو بین و بێتاقەتیش نەبین لە دروستکردنی تاچێکی پەروەردەکراو بۆ کۆمەلگەیە بۆ ئەوەی خەڵکە پەروەردەکراوە خراپەکە نەبنە هۆکاری تێکدانی کۆمەلگا کەواتەمە موسال لە کۆمەلگەی ئێمە لە ئێستادا تا چەند گرنگی بە پرۆسی پەروەردەدراوە لای ئێمە ئەتوانم بڵم کە ئەڵەی گرنگی پرۆسی پەروەردە ئێمە ئێستا لای خۆمان شتێکمان هەیە پێڵێن پەروەردە و فێرکردن بەڵام ئەوەی من ئەوەی دراسی ئەەکەین و ئەوەی ئیشی لەسەرکراوە زیاتر فێربوونەکەی زیاتر فێربوونەکەیە چکە زۆرێک لە تاکەکانی کۆمەلگە پارێکی زۆر ئەدەن بۆ ئەوەی منداڵەکانیان فێر بن بۆی منداڵەکانیان فێر بن بەڵام کەمترن ئەوانەی کە پارە ئەدەن پارە خرجەکەن بۆی مناڵەکانیان پەروەردە بکرێن هەر خۆشمان بەڕاستی بەم شێوازەینیانی بەم ستایلە خۆمان فێر بین ئێستا هەمومان ئەزانین درۆکردن فیتنەیەکی گەورەی بەزشیکەین معلوماتمان هەیە معلوماتمان هەیە درۆکردن خراپە بەزشیکەین زانیاریمان هەیە کە تێکەڵکردنی خەڵکی خراپە بەڵام سیرەکەی زۆر ئۆتۆماتیکی ڕۆژانە لەگەڵ خەڵکی خراپە تێکەڵیەکەین بۆیە بوونی معلومات ناکاتە چی ناکاتە پەروەردە بۆیە بەڕاستی ئێمە سیرێکی ئەمڕۆ معلومات و زانیاریی زۆرمان هەیە بەڵام ئەم معلومات و زانیاریە نەبووە چی نەبووە نەهات نەمان هێشتون بینی قۆناغی پەروەردە ئێستا هەر هەمومان لە شوێنە گشتیەکانە ئەزانین بەستنی دەمامک شتێکی باشە دەمامک هۆکارێکە بۆ ئەوەی کە لە چی بمانپارێزێ لە نەخۆشی بمانپارێزەوە نییە دەی باشە خۆت لە شوێنە گشتیەکانە دەماگو نابەسی وانە یعنی ئەمە بێتە کولتور یعنی ئێستا من کە ئەچمە هەر شوێنێک ئەوە ئێستا ئەمە پێما بێ ناتوانین قسە بکەین من دەمامکێکم پێ بنمونە لێرە ئەچمە هەر شوێنەکە ئەیبەسین چونکە ئەمە ئەبێ بەڕاستی ببێتە پەروەردەت یاما ئێمە معلوماتمان هەیە یعنی سیرەکەی دکتۆرێکی بەڕێزە معلوماتی هەیە کە بۆن منش گەرە خراپە خواردنەوەی مادەکە هولەکان خراپە بەزشی خوا یعنی ئەم زانیاریە نەبووە بواری پەروەردە بۆیە بەڕاستی گرنگترین ئیشی پەروەردەکاران ئەمەیە زانیاریەکان بگوازنەوە بۆ قۆناغی پەروەردە یان یەکێ لە ئیشی پێغەمبەران سەلامی خوایان لێبێ ئیشی سەرەکیان ئەمە بووە زانیاریەکانیان گواستوەتەوە بۆچی زانیاریەکانیان گواستوە بۆ پەروەردە چونکە زانیاری ئەگەر بێت و پەروەردەی لەگەڵانە بێ بەڵا دروستەکە بۆیە بەڕاستی ئەگەر پەروەردەش زانیاری لەگەڵانە بێ بەڕاستی ئەم کەسە ناتوانێت کەسێکی چی بێ کەسێکی پەروەردەکرا بێ بۆیە زۆر گرنگە کە ئێمە لە بری ئەوەی کە زیاتر ئێحتیمام بە زانیاریەکانە بین بەڕاستی لەگەڵ ئەوەشە مەهامی ئەم زانیاری ئەم پرسیارە زۆر گرنگە یعنی بۆ پەروەردەبوونی خۆمان بۆ پەروەردەکردنی تاک ئەم پرسیارە لە خۆمان بکەین یعنی ئەم زانیاریە بۆ وەرەگرین ئەم زانیاریە بۆ وەرەگرین ئێمە لەم شوێنە بۆ ئیشەکەین ئەمە زۆر گرنگە یعنی من کاتێکە زانیاری کۆمپیوتەر وەرەگرم بۆچی وەرەگرم فێربوونی کۆمپیوتەر بۆچی فێرە بم کاتێک زانیاریی پزیشکی وەرەگرم بۆچی فێرە بم مەها بەهاکەی پەیامەکەی تەیە من کاتێکە فێری زانست و زانیاری پزیشکی بم بۆ چارەسەرکردنی خەڵکیە کاتێککە ئەبم بە مامۆستا بۆی مناڵەکان فێری زانست و زانیاریان بیکەم کاتێکە بم بە مامۆستایەکی ئاینی بۆی خەڵکی لە خراپەکاری دوور خەمەوە بۆیە بەڕاستی سیرەکەی ئێمە تووشی شۆک بووین بەڕاستی تووشی شۆک بووین لە بابەتی پەروەردەیە ئەی زۆر گرنگە کە ئێمە بگەڕێنەوە بۆ ئەسڵەکە یعنی سیرەکەی خەڵکێکمانەیە هەر لە بابەتی هەڵبژاردنە ینی پەروەردەکە نەچۆتە ناخمانەوە سیرەکەین کەسێک زۆر نوێشکەرە زۆر ئەهلی قیبلەیە بەردەوام لە نوێژایە بەڵام سیرەکەی کەسێک ئەکا بە پێشەوای خۆی کە نوێژ ناکە کە نوێشکەر کە هەلی مزگەوت نییە یعنی ئەمە وای کردووە کە ئێمە زۆر جاشتەکانمان لێ تێک چووە بۆیە بەڕاستی پەروەردە زۆر گرنگە چونکە مرۆڤ ئەگەر پەروەردەکراو بوو بە ئاراستەی پەروەردەکرانی خۆی ئەڕوا نەک بەڕاستی بە پێچەوانەکەیەوە ئێمە ئەمڕۆ بۆ گلەیمان لە هەموو لایەکە یعنی ئێستا گەر هەر پرسیار لە تاچی کۆمەلگەی کوردی بکە گلەی لە هەموو چین و تۆشەکانەکە ئەڵێ دەسەڵاتدار
هیچ خزمەتێکی خەڵکی ناکە باشە ئەڵێ بنمونە توێژێکی کۆمەلگا ئەم توێژە ئەڵێ هەر بۆ خۆی هەوڵەیە باشە یعنی ئەگەر بێت و گلەی بکەین ڕاپرسێ بکەین ئێستا ئەم پرسیارە لە ناومانە نەبووتە پەروەردە ئەم زانیارێ بۆ وەرەگرین ئەم ئیشە بۆ ئەەکەین ئێستا ئێوەی بەڕێز لە کەناڵی ئاسمانی پەیامن بۆ لێرەن ینی ئەم پەیامە زۆر مهمە یعنی بۆ لێرەی بەقەدەر ئەوەندە ئەتوانی پەروەردە بکەیت ئەگەر لێرەی بۆ ئەوی موچەیەکە دەستکەوێ ناتوانین ڕۆح بەبەری ئیشەکەیا بکەیت خەڵک حوسڵەی گوێ لێ بگرێت یعنی تەنها شتێکی کۆمەڵە قسە ئەکەن و دێن و ئەڕوان بەڵام ئەگەر پەیامەکەی تۆ بۆ ئەوە بێ پەیامێکی جوان بڵاوکەیتەوە لە ناو خەڵکیە ئەم بەرنامەی ئێوە ئەتانوی ئەمڕۆ پەروەردەی خەڵک ئاراستەی خەڵک بە پەروەردەیەکی باشکەن خەڵک گوێ لێ ئەگرێ تەئسیری لەسەر خەڵکی ئەبێ بۆیە بەڕاستی گرنگە کە هەمومان ئەم پرسیارە لە خۆمان بکەین بۆ مناڵمان ئەبێ زۆر گرنگە بۆ بڕوانامە بەدەستەهێنین بۆ کەسابەتەکەین بۆ پارەمان دەستەکەوێ بۆ پارە بۆ عیلم و زانیاری وەرەگرین ئەمە فەلسفەی چییە فەلسفەی پەروەردەی مرۆڤەکانە لە ناو کۆمەڵگەیە زۆر باش مامۆستا لەوانەیە زۆر لە دایکان و باوکان گوێبیستی ئەم بەرنامەی ئێمە بندڵێن ئێمە کاتمان نییە دابنیشین ئەتوانین کەنێک جار دابنیشین لەگەڵ منداڵەکەماندا پەروەردەیەکی پێشکەشکەین بەڵام کاتێکی زۆرمان نییە بۆی داوامکردن و کۆمەڵێشتەوە پەروەردەیەکی دروست پێشکەش بە منداڵەکانمان بکەین بەڵام تا چەند گرنگە هاوشانی دایکان و باوکان هەوڵی ئەو بدەن لە ئێستادا کۆمەڵێک ڕێکخرا و گەشە پێدان و کۆمەڵێک بابەتی دیکەیە کە کاریگەریکی باشی دەبێت لەسەر گەنج لەسەر منداڵ کە پێ بگات هەوڵ بن منداڵەکانیان بەرنە ئەو سنتەر و ئەو ڕێکخراوانەکە بتوانن لەوێ پەروەردەیەکی جوان وەربگرن خۆی توانم بڵام مرۆڤ ئەگەر هەر شتێکی بەلاوە گرنگ بوو کاتی بۆ تەرخانەکە یعنی ئەگەر دایکان و باوکان مناڵەکانن بەلاوە گرنگ بێ ئەگەر لەسەر ئیشەکەشی بێ تەلەفۆنێکی بۆکە لەسەر ئیشەکەشی بێ لێەوە تەلەفۆنی بۆ منداڵەکەیەکە کچەکەم کوڕەکەم چیەکەن سەعیەکەتانەکەن ئەگاتان لە خۆتانە هیچیان پێویست نییە زۆر تەبیعیانی لە دەرەوەی ئیشەکەی درەنگە ڕاتەوە دەیشەوە ڕاتەوە تەلەفۆنێکەکە هیچتان پێویست نییە هیچ پێویستێکتانی ئەمە پەروەردەیە ئەمە پەروەردەیەکی عەمەلیە بۆچیە بۆ منداڵەکە کاتێکە ئەچیتەوە ماڵەوە لەوێ ئەو سەعاتەی ینی پەروەردەی مناڵ بە قسەکردن نییە زیاتر وەک لەوەی کە بەکردارە ینی ئەو سەعاتەی کە لەوەی ئایا ئێحتیمامی پێدەی واتە تۆ لە ماوەی ئەو 24 سەعاتەیە چەند سەعات لە ماڵەوەی لە ماوەی ئەو کاتانەیە سەعاتێک تەرخانەکەی بۆ منداڵەکە هەسکا ئێحتیمامی پێدەی ئەمە زۆر گرنگە واتە ئەم مناڵە لە ڕووی دەرونیەوە هەسکا کە باوکو دایکێکی هەیە ئێحتیمامیان پێدەن ئەمە خاڵێکی تریش بابەتی ئەو ڕێکخراو سنتەرانە بەڕاستی ئەمە زۆر حساسە زۆر هەستیارە چکە بێ ئاگامان لەوە بێ هەموو ڕێکخراوێک هەموو سنتەرێک هەموو مؤسسەیەک ئامانجێکی هەیە بێ زۆر بە ئاگابین زۆر بە ئاگابین ئەو سنتەر و پەیمانگە و ڕێکخراوانە پەروەردەی مناڵەکانمان نەبن پەروەردەی مناڵەکانمان لە ڕووی ڕەوشتیەوە سنتەر و پەیمانگەکان هەمویان لە ڕووی زانستیوە پێم وایە ئەتوانن خزمەتکەن بەڵام کەمێکیان لە ڕووی پەروەردەیەوە ئەتوان خزمەتکەن ئەبێ بەڕاستی ئەو سنتەر و ڕێکخراوانە بدۆزینەوە کە هەم لە ڕووی زانستیوە هەم لە ڕووی پەروەردەیەوە یعنی سەیەکی ئەگەر منداڵێک چێتە ڕێکخراوێک باشە ئەگەر خوا نەخواستە لەو شوێنە ڕەوش لەدەست بدا یعنی ئەگەر منداڵێک ڕەوش لەدەست بدا ئەگەر زیرەکترین و ناڵیش بە بچووکترین کەسە لە ناو کۆمەڵگەیە چکە ئەگەر بێت و مقارنەی هەموو بڕوانامەکان بکەین مقارنەی هەموو سەرۆت و سامانەکان بکەین بەقابلێکین بە ڕەوشت بەرزەوێت و لە ئاسیەوانە یعنی ئەگەر بێت و کەسێک زۆر دەوڵەمەند بێت بەس ئەگەر ڕەوشتی نەبێت لە ناو کۆمەڵگەیە بچووکە بۆیە بەڕاستی بێ زۆر بە ئاگابین چکە حتمما ینی ئەم ڕێکخراو سنتەرانە فەراغێکی پەروەردەی باشیان بۆ دروست کردووە بە تایبەتی ڕێکخراو سنتەرە ئیسلامیەکان ئەگەر کەسێکیش بیر و باوەری لەگەڵ ئەم حیزبە ئیسلامیانە نەگونجێ منداڵەکەی نردۆ بۆ ئەوەی منداڵەکەی پەروەردەکە منداڵەکەی پەروەردەکە بۆی لە دەستی نەچێت چکە بەڕاستی لە کۆتاییە ئەم منداڵەکە باش پەروەردە ئەکرێ لە ناو خێزانەکە ئاسوودەی دروستە بێ ئێخۆ ئەو خێزانانەشی کە پەروەردەیەکی ئیسلامیان نییە یخۆ لە کۆتایی بە دوای ئاسوودەی خێزانەکانیانەوە هەن بە دوای ئاسوودەی خێزانەکانیانەوە هەن بۆیە بەڕاستی ئەبێ بە دوای ئەو ڕێکخراو سنتەرانە بگەڕین کە ئاسوودەی خێزانەکان تێک نایەن کە بەهای خێزانەکان تێک نایەن کە گەورە بچووکی لە ناو خێزانەکانە برەو پێدەن چکە لە کۆتاییە ئەبێ منداڵ بۆ شوێنە بنێرین فێری گەورە بچووکی بکەن چکە منداڵ تا تەمەنی 18 ساڵی
ئەبێ بە بەردەوامی پەروەردەی لەسەر بێ ئەبێ بە بەردەوامی ڕاست بکرێتەوە هەروەکو چۆن درەختێک پەلوپۆی ئەەکەیت بۆی باش گەورە بێ بژاری ئەەکەی زەوەکەی هەڵەکێنی بۆ ئەوەی ڕگەکانی باش داوتێ ئەم منداڵە بە بەردەوامی پێویستی بە چییە پێویستی بەو بژارکردنەیە پێویستی بەو ئامۆژگاریکردنەیە پێویستێ بۆی باش پەروەردەکە بۆیە بەڕاستی ئەبێ زۆر ماندوو بین تا ڕێکخرا و سنتەرێکی باشە دۆزینەوە کە ماندوو بین لە دۆزینەوە ڕێکخرا و سنتەرێکی باش ئەو کاتە بێخەمدانشین دڵنیا بن لەوە کە ڕێکخرا و سنتەرێک ئەگەر احتیمام بە ڕەوشت و پەروەردەی باش نەدا وەکو مۆبایلێک وایە بە بەردەوامی بەدەست مناڵێکەوە بێ و بەردەوام لەسەر ئینتەرنێت بێ و بەردەوام لە خەمیەتی بۆی تووشی هەڵە نەبێت زۆر باشە مامۆستا زۆر جار تاکی ئێمە کێشەیەکی ترمانەیە کە باوەڕ بەخۆ بوون باوەڕی بەخۆی نییە خۆی باش ناناسێ خۆی بە کەسایەتێکی زۆر لاوازە بینیانی وەرە بەراوردی بکە بە تاکێکی ئەوروپی ئەزانی کە چەند خاوەنی کەسایەتێکی بەهێزن چەند باش خۆیان نەناسنایە ئەمە تا چەند پەیوەندی بە پەروەردەی ئەو وڵاتەوەیە کە پێڕەوەکرێت خۆی پەروەردە کاردانەوەی نێوان تاکەکان و ژینگەیە یانەگەر پێناسەیەکی دروستی پەروەردە بکەین کاردانەوە و گونجاندنی تاکە لەگەڵ ژینگەیە تاک لە ژینگەیە ئەگەر هیچ چیشی لەگەڵانەڵی پەروەردەیە بێ هیچ چیشی لەگەڵانەڵی ئەو ژینگەیە کاریگەری لەسەری دروستەکە کە پەروەردەیە بێ یان لە ناو ژینگەیەکە ئەگەر ئەم ژینگەیە پەیوەست بن بە یاساوە ئەم منداڵە هەڵدەرەنا ئەو ژینگەیە پێویستە بێ بە یاساوە لە ناو کۆمەڵگەیەکە ئەگەر تاکەکانی ئازاد بن تاکەکانی ئازاد بن ئەم تاکە ئیتر متمانەی بەخۆی بۆ دروستە بێ بەڵام ئایا لە کۆتاییە ئەم متمانە هەموو شتێکە بۆ ئەم منداڵە ئەمە بابەتە سەرچێکەیە ئەمە بابەتە سەرچێکەیە یعنی منداڵێک ئەمەندە متمانەی بەخۆی هەبێ ئەچێتە کافترەیەک زۆر تەبیعیە بەس لەوێ چی لەوێ چی زۆر گرنگە کە ئێمە بەڵێ ئازادی ئەدەین بە مناڵ بەڵام لە ناو چوارچێوەیەکە لە ناو چوارچێوە هەروەکو چۆن بە نمونە خوای گەورە ئازادی داوا بە مرۆڤەکان باشە بەڵام کاتێککە مسلمان ئەبن ئێتر ئەبێ چی بکەن بەبێ چوارچێوەی مسلمانەتی خۆیان هەڵسو کۆت بکەن ڕوونە ها یاسا وایە تەمە یاسا شەر وایە مرۆڤەکان ئازادن تا ئەو کاتەی ئازادی کەسێک پێشێل بکەن لە تاکێکی ئەوروپی بۆ متمانەی بەخۆی هەیە زیاتر وەک لە تاکێکی شەرقی تاکی ئەوروپی ئازادێکی بێسنووری هەیە بەڵام ئەم ئازادی بێسنووریە بە یاسا کۆنتترۆل کراوە بە یاسا کۆنتترۆل کراوە بەڵام ئەمە لای ئێمە پێچەوانە وەرێگرینەوە ڕاستەوخۆ پێمان وایە تاکی ئەوروپی لە هەموو شتێک ئازادن وان نییە تا تەمەنی 18 ساڵی منداڵ بۆی هەیە چی بکە کۆمەڵی قەید و قیودی بۆ دانراوە بە پێی یاسا یعنی تاکی ئەوروپی تا 18 ساڵی کۆمەڵی قەید و قیودی بۆ دانراوە بەس ئێمە کاتێکە بازم ئازادیەکەین بە سەقەتی وەرێگرین منداڵەکە 10 ساڵە پێمان وایە بێ ئازاد بێ ئازاد بێ مۆبایلی پێبێ ئازاد بێ بچێتە کافتری ئازاد بێ بە ئارزوی خۆی بچێ بۆ ڕێکخراوەکان مناڵەکە گەشەی کردووە نا لە کۆتاییە بەڕاستی منداڵ پێویستە ئازاد بێ لە چییە ئازاد بێ لە فێربوونە ئێمە یەکێ لە کێشەکانمان ئەمەیە منداڵ ئازاد ناکەین لە فێربوونە ئەزانی گەورەترین گرفتی ئێمە چییە نابێ منداڵ هەڵە بکە هەڵەیەکی کرد زۆر خەتەریان ئێستا ئەو دایکانەی کە منداڵەکانیان ناسێکە ئەو دایکانی کە بە تایبەتی با بڵێن کچەکانیان ئەو دایکانی منداڵەکانیان ئازاد کردو کچەکانیان خواردن دروستکەن سەرکۆنەی ناکە وردە وردە چییە بێ هەڵە کچەکەم 10 ساڵە 12 ساڵە چێشتی خۆشەکە ئۆتۆماتیکی پەروەردەی کرد هیچیشی پێنەوت بەڵام نەیشکاند بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ دروست لە بابەتی پەروەردەی تێ بکەین ئەبێ خەڵکی مختص بابەتی پەروەردەی بکە نەک بەوەی کە هەر بە عموم بڵێن بناڵ پێویستە ئازاد بکرێ بۆی متمانەی بەخۆی هەبێ لە کۆتاییان متمانە بەڵێ متمانە هەموو شتێکە بۆ نەک بۆ منداڵ بۆ هەموو گەورە چکە بەڕاستی مرۆڤ ئەگەر متمانەی بەخۆی نەبێ ناتوانێت هیچ ببەخشێ بە کۆمەلگا ناتوانێت هیچ سوودێکی بێ بە کۆمەلگا نەک هەر ناتوانێت سوودیشێ بێ بە کۆمەلگا لە کۆتاییە ئەسڵەن زیانشی ئەبێ بۆ خۆی بۆیە بەڕاستی گرنگە ئێمە ئەگەر بێت و باسی بابەتە پەرۆدەیەکان بکەین لە ڕووی دەرونیەوە لە ڕووی جەستەییەوە لە ڕووی متمانەوە لە ڕووی هەموو بابەتەکان وەگەر باسیکەین لە ڕووی خێزانیەوە لە ڕووی تەندروستیەوە ئەو بەڕاستی بابەتێکی زۆرە کە ئێمە باسیکەین بەڵام ئەوەی کە جەنابتان باسی متمانەتان کرد بەڕاستیت گرنگە ئەگەر مرۆڤ متمانەی بەخۆی نەبێ زەین وەکو چی وایە وەکو قاوەغێکی ناوبۆش وایە قاوەغی ناوبۆشیش هیچ ئیشێ ناکە کۆمپیوتەرێک دانێ
ئەگەر بەرنامەکانی هەمی سرابێتەوە هیچ ئیشێ ناکە بەرنامەکانی ناو کۆمپیوتەر وەک متمانەیە کە بۆچێ بۆ مرۆڤەکان زۆر باشە زۆر سپاس بۆ مامۆستا کامەران فەتاح سپاس کە دەرفەتت بێ بەخشی سپاس بۆ دەستان خۆش بەڵازان خۆشەویستان لە قەزای پێنجەن یادی لە دایکبوونی پێغەمبەری خوا درودی خوای لەسەر بێکراوەتەوە لێ ئاهەنگێک بەڕێوە چوە پێکەوە بینەری ڤیتیەک دەبین لەو بارەیەوە. قل إن تخفوا ما في صدوركم أو تبدوه ئەویش ئەفەرمێ دوو لە ڕووی مەجلیسە درۆ مەکەن جاسووسی مەکەن خیانەت لە تەراز و پێوانەتان مەکەن غەیبەتی برا موسڵمانەکەت مەکەن هەموو ئەمانە کە سەیرەکەی ژیانێکی ئارامت پێبەخشێ کە تۆ ئەمانە نەکەی لە ژیانی ڕۆژانەتا ژیانێکی ئارام و ژیانێکی سەربەرزانە و ژیانێک کە ترست لە هیچ شتێک نییە ڕێگەیەکی کە ڕێگە ئەسڵیەکەی وێ پێمان بگەێنێ ئەو ڕێگەیە بمانگەێنێ بەخوای گەورە کە بە نزیکبوونەوەمان لە بەرنامەکە و زیاتر شوێن کەوتن و خۆشویستنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم و زیاترکردنی بەندایەتی ئەمانگەێنێ بە پلەیەک بە کە پێی دەوترێ پلەی چاکە کاریان پلەی موحسینین کە لەم پلەیەدا خوای گەورە خۆیە فەرموویە ئەبن بەهێزی دەستان ئەبن بەهێزی چاوتان ئەبن بەهێزی لاشەتان جاگەر مرۆڤێک لە ژیانیا خوای گەورە هێزی چاو هێزی دەستی بێت بە دڵنیاییەوە نەسەر بۆ کەس شۆڕەکە و نەسەر بۆ کەس کزەکە و لە هیچ شتێک نییە لەم ژیانە لێ بترسێ ئیلا بەندایەتی بۆ ئەڵڵای جەلی جەلال نەبێت. پیرەمێردی شاعیر لە مەولودنامەیەکیدا دەربارەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەڵێت هەورەکەی ڕەحمەت ڕووی سەمای کەرەم سەڵات و سەلام کەیکەم ئێستا کەم بێنێ و بڕێژێ و بدا بە هەمدا بەسەر مەزرعەی ڕۆحی خاتەمدا جە و مەزرعەی نور جۆشدا سەرە و ژوور کوردستان پڕکە لە تۆفانی نور كامينيا داب عبد الله لي زهر بو رسول الله سيدي عالم محمد صلوات كأخوة فرماي بجريل لبن بالكان نصر خليل سبع عشرة ومزليل سيدي عالم محمد صلوات هێواش دەستی کرد بە قسەکانی وتی لە شارەدەیەکی بچووکدا کە ناوی مەککە بوو گەنجێک بانگەوازێکی دەست پێ کرد سەرەتا خێزانەکەی و ئامۆزاکەی شوێنی کەوتن دوو کەس بوون دواتر بوونە چوار و شەش و دە زیادی کرد توانی ڕەوڕەوەی مێژوو بگۆڕێ توانی بەها بۆ مرۆڤ بگێڕێتەوە توانی ژیان وەکو خۆی پێناسە بکە کە پێناسەکەی ون کردبوو خەڵکی ویستیان بەشێک لە ئامادەبووان هەستیان بە نیگەرانی کرد کە بۆ ئەوێ سەرەتایی باس و کتێبێک محەممەد بێت بەڵام دواتر وتی داوای لێبوردنەکەم لەوانەش کەوا نیگەرانن لەم قسەمە بەڵام حەق نابێ بشاردرێتەوە ئێستاشی لەسەر بێت نزیکەی 2 ملیار ئینسان لەسەر زەویدا خۆیانەکەن بە قوربانی پەیامەکەی محەممەد ئێستاش لەسەر زەویدا هیچ ئاینێکی ئاسمانی و هیچ بیر و باوەڕێکی سەرزەمینی ئەو گەرم و گوڕی و ئەو شەوق و محەبەتە و ئەو فیداکاری و ئەو ئیلتیزاماتەی
کە پەیامەکەی محەممەدی خاتەم هەیەی هێشتا هیچ بیر و باوەڕێ نیەتی کەس لە کەس گەورەتر نییە ئادەم باوکی هەموویانە نە ڕەنگ و دەنگ نەنان و ناو پێوەرجوانی ڕەوشت و لە خواترسانە فێرتکردن میلەت ڕانە و شوانی دەوێ شوانی پاسەوانی دەوێ ڕەنج و دڵسووتانی دەوێ لێپرسراوانت تێگەیاند میلەت ئاونانی دەوێ بێستان و خەرمانی دەوێ هەلی کار و بازار و ژیانی دەوێ بێجیاوازی خزمەتی یەکسانی دەوێ فەرمووت پێیان کورسی حکم ئەمانەتە کێ حکمەکەی عەدالەتە لە دنیادا سەری بەرزە و لە قیامەت سەرسەلامەتە بەڵام پادشای ستەمکار بەبێ کورسی و بێ پاسەوان دەوەستێنرێ لە دۆزەخا مورەخەی پشتی دەشکێنرێ لە تۆ فێر بووین هاوسێ خزم نەخۆش ڕێبوار هەتی و میوان و هەژار کۆی لەو قەرزار باوکو دایک پیری داماوی دەستبەدار براو خوشکمان منداڵ ژنمان تا مردنمان حەقیان هەیە لە گەردنمان فەرموود گەردڵیان ڕاگرین ئەوسا دەبین بە چاکترین جادا دەبین یاخود کاک بین ڕاد سپاردین ئەبێ چاک بین ئەبێ پاک بین بەندەی خوداوەندی تاک بین داوێن و دەسوودەم پاک بین لاواز و ترسنۆک نەبین ئازا و دلێر و چالاک بین فەرموود پێمان یەک مەکوژن خوێن مەمژن بەڵازان و خۆشەویستان بە یارمەتی هاوکارانمان بەرنامەی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن دەخوازین کە بڕگە و بابەتەکانمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز بێت تا بەرنامەیەکی دیکە بەخواتان دەستپێرین خواتان لەگەڵ.